شنێک بۆ ئاکاری بڵێ بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێوێ و ئەم کاتتان باش لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتتان ناوین بۆ کۆمەڵێک بورگە و بابەتی جیاواز مێ دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دەسۆشان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵین جارێکی دیکە بووینەوە میوانی ماڵەکانتان ئەمڕۆژ کۆمەڵێک بورگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون دەخوازین کە سەرجەم بورگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ماوەسەشوان ئەمڕۆ سوپاس بخوا بارانێکی باشباری ئەم شەو هیوادارین بەشێکی زۆری لە شار و شارژەکانی هەرێمی کوردستانی گرتی بێتەوە و بێتە خێر و بەرەکەت ئینشاءالله بۆ ئەم نیشتیمانە. بڵایزان بەڕاستی جەوی دەرەوە زۆر خۆش بوو. ئێمە لە ژوورەوەین لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە باس لە چۆنیەتی مامەڵەی دەرونی دەکەین یاخود مامەڵەی یاسایی لەگەڵ کەسانی بە ساڵات و بەتابەت لە ڕووی دەرونیەوە چۆن بتوانین دڵ و دەرونیان ڕابگرین بەتابەت کەسانی بە ساڵات و بە دیاریکراوی شەوانی نزیکی خۆمانن یاخود لەگەڵ خۆمانان دەژین. بەڵازان لە تەوری دومی بەرنامەکەماندا باز لە وەرزشی کاراتی دەکەین کە چوارەمی پاڵەوانێتیدا بەشداریان کردووە گروپێکن تایدا باز لە کار و چالاکیەکانیان دەکەین زانین تا چەند لە هەرێمی کوردستاندا گرنگی دەدرێت بەم بابەتەوە و ئەم وەرشە لەلایەن گەنجانەوە پێشوازی لێ دەکرێت لەو تەورێمەدا زیاتر لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی زیاتر دەکەین و لە تەوری سێمی بەرنامەکەشماندا باز لە ئەپلیکیشنێک دەکەین کە ئاسانکاریی زۆر باشی کردو بۆ ناونیشان چ لە هەموو بابەتە جیاوازەکاندا هەر لە بابەتی پزیشکی و بابەتی کۆمپانیا و زۆرێک لە ئەو بابەتانی کە هەن بۆ نمونە لە شارێکدا تۆ ناونیشانی شوێنێک نازانی دەتوانین لە ڕێگەی ئەو ئەپلیکیشنەوە بە ئاسانترین شێوە ناونیشان یا ژمارەی ئەو شوێنەوە بگریت و بتوانین سەردانی ئەو شوێنە بکەین. دەزانی کە زۆرێک لە گەنجان لە ئێستادا برە و بە بابەتە تەکنۆلۆژیەکان دەدەن و ئێمەش لە بەرنامەکانی پەیامی ڕۆژدا هەمیشە بەردەوام گرنگی دەدەین بۆ کەسانی کە بەهری جیاوازیان هەیە و سپاس بۆخوا لە هەرێمی کوردستاندا ئەگەر کەسانێک گەبن دەستی ئەو گەنجانە بگرن دەتوانن کاری زۆر گەورەتر ئەنجام بدەن. وەڵایزان دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهای شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و بە ئومێدیەوەی ئومێدی بارانبارین زۆرتر بێت.
بەڵازان و خۆشەویستان لە تەوری یەکەمی بەنامەکەماندا باز لەوە دەکەین کە چۆن شێواز یاخود مامەڵەیەکی دروست بکەین لەگەڵ کەسانی بە ساڵات و یاخود و کەسانی کە چوونەتە تەمەنەوە. دەزانین لە کۆمەلگای کوردیدا بەگشتی بە شێواز لە شێوازەکان ڕێزێکی تایبەت دەگیرێت لە کەسانی بە ساڵات و بەڵام لە هەمووی گرنگترەوەیە کە چۆن تەعاملێکی وای لەگەڵدا بکرێت کە لەلایەن دەرونیەوە ئاسوودە بێت و هەز بە مرتاحی بکات. وەروەها ئەرکی خێزانەکان چیە لەگەڵ لەوەی کە ئەگەر کەسێکی بە ساڵات و یاخود کەسێکی بەتەمە لە نێو ماڵەکانیاندا بگفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر حسێن قادر پسپۆری دەروونناسی کە تۆگیان زۆر بەخێر بێ. کاک دکتۆر ئەگەر لەو دەست پێ بکەین پیری یاخود کەسی بە ساڵات و بەکیە دەوترێت؟ بەڵێ منای خۆی بەخشندە میهرەبان، سوپاس بۆ جەنابتان و بۆ کەناڵەکەتان و بۆ بینەرانی خۆشەویست. سەبارەت بە پیری تەوانم پیری پێناسی زۆر بە جۆری بۆ کراوە، هەم لە ڕووی بایۆلۆژیەوە پێناسی بۆ کراوە یاخود لە ڕووی تەمەن و بایۆلۆژیەوە، هەم لە ڕووی دەرونیەوە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە. بە شێوەیەکی گشتی پیری ئەکرێت یا بە ساڵاتچوون بریتە ئەوەی کە تاکو ئێستا وەکو پێناسە و تعریف بۆی کراوە. تەبەن بریتە لە بەشێک لە تەمەنی ئینسان کە بەپێی هەنێک لە پێناسەکان ئەکرێت لە 55ەوە دەست پێ بکە، ئەوە هەنێکیان ئەیبەنە 60 بۆ 65 ئەو کاتێک کە ئینسان چێتە مەرحەلەی تەقاعودیا خانەنشینیەوە. بەهەرحاڵ وەکوتم ئەکرێت لە 50ەوە ئینسان بە کەسی بە ساڵات شو حساب بکرێت و ئەکرێت لە 60ەوە بە کەسی بە ساڵات شو حساب بکرێت و بە شێوەیەکی گشتیش پیری وەکوتم بریتە لە بەشێک لە مەرحەلەی گەشە یا مەرحەلەی تەمەنی ئینسان کە بە کۆمەڵێک خەسڵەتی بایۆلۆژی و بە کۆمەڵی خەسڵەت و سیفەتی دەرونی و ئەدگاری کۆمەڵایەتی ئەناسرێتەوە. ئەگەر پێتان خۆش بێت خەسڵەت و سیفەتەکان باس مەسەر لە ڕووی جەستەیی و هەمومان نەزانین یا لە ڕووی بایۆلۆژیەوە کەسی پیر ئەو کەسەیە کە بە شێوەیەکی گشتی و زۆربەی زۆری ئەو چالاکیانی کە هەیەی ڕوو لە کزی و ڕوو لە جۆرێک نەک پوکانەوە بەس ڕوو لە کزی و ڕوو لە داوازیەکات هەستەکانی ئەیانە دواوە بە پێی پێویست ئەو چالاکیانی کە پێشووتر ئەنجامیان داوە نامێنێ ماسوولەکانی و قووەتەی جارانیان نامێنێ ئێسکی وەکو جاران ناتوانێت بە پێوە بۆ سێت یا مقاومەی جارانی نەماوە. لە ڕووی دەرونیشەوە پیر بیا ئینسان کە چۆن مەرحەلەی پیری کۆمەڵێک خەسڵەت و تایبەتمەندێتی خۆی هەیە. یەکێک لە خەسڵەت و تایبەتمەندێتیەکانەوەیە کە عادەتەن ئینسان کەمری نابە پیریەوە جۆرێک لە قەلەق و دڵەڕاوچەی سەبارەت یەکەم بە بەرامبەر بە مردن، دووهەمیان بەرامبەر بە تەندروستی خۆی بۆ دروستە بێت، دووهەمیان بۆی هەیە جۆرێک لێ ئەسناڵم لەسە حتا ئەگەر بە داقیقی باسی و مۆزوع بکەین تەنانەت و ئافرەتانەی کە لە ئەنجامی پیریە لەوە شەخصنەچنەوە پێم هەنێ جار ئەوتێت چوونەتە سنی یەئسەوە یا ساڵی بێهیواییەوە. تەبەن ئەمە بەنیسبەت تەقریبەن پیاویشەوە هەروایە جۆرێک لە بێهیوایی و جۆرێک ناڵم ڕەشببینی زۆر، بەڵام جۆرێک لە بێهیوایی لە تەمەنی پیریا باڵە کێشێ بەسەر مرۆڤ بێژگەلەوە ئینسان لە کۆمەڵێک حەز و خولیایە ڕوو لە دوا کات مەسەن بۆ نمونە احتیماماتی دینی زۆرە بێت، احتیماماتی ڕۆحی زۆرە بێت، بەڵام لە ڕووی جوڵانەوە لە ڕووی عاتیفە و سۆزەوە بۆ ڕەگەزی بەرامبەر ئەلبەتە شتێک لە داوازی ڕووی تێکات. بێژگەلەوە کۆمەڵی خەسڵەتی کۆمەڵایەتی بەتایبەت ئەوەی کە پەیوەسە بە گونجانی لەگەڵ کۆمەلگایە و بەتایبەتی ژەگەڵ و کەسانەیە کە بە تەمەن لە خۆی بچووکترن توانای گونجانی کەمە بێتەوە و هەنێک بابەتی کۆمەڵایەتی هەیە کە کەسەکە ئینسیحابی لێکات یا لێکشێتەوە. بەتایبەت ئەوانەی کە وەکوتم بۆ کۆمەڵێک لە فئەی ترە بێت مەسەرن هەنێشت هەیە تایبەتە لەواچێت بۆ مناسەباتی اجتیماعی پیرێک زەحمەتە وەکو گەنجێک ملبا بۆی کە بچێتە حەفلەیەکەوە یا ئاهەنگێکی ژنگواستنەوە یا ئەو مناسەباتانەی ترکە هەیە. تەوە نەکوتمەمانە کۆمەڵی خەسڵەتن کە ئاکرێت لە پیرە هەبنوە مەرحەلە و قۆناغی پیریان پێجیا بکرێتەوە لە قۆناغەکانی تر. بەڵێ کاک دکتۆر ئەو بارودۆخایی لە جیهان بەگشتی هاتوۆتە پێشەوە زۆر شت گۆڕانکاری بەسەر هاتووە، توانین بڵین فۆرمی پیربوونیش گۆڕانکاری بەسەر هاتووە یان چاوەڕوانی جیلێکی نوێی پیر بین بە مێشکێکی زۆر کراوە فراوان و ڕەنگە مامەڵەکردن لەگەڵیان جیاوازتر بێت لەگەڵ پیرێکی ساڵی 1970کان؟ بەڵێ هیچ گومانی تیان نییە. تەبەن تۆ لە چۆن ئێستا لەواچە مەفهومی گەنج مەفهومی مناڵ مەفهومی گەنج لە ئێستا لەگەڵ 60 ساڵ لەمە پێشا فەرقی هەبێت. مەسەلەی پیریژ ئێستا گۆڕانکاری پێ حتا لە ڕووی تەمەنەوە ئێستا تقریبا 100 ساڵێک لەمەوە پێش کەسێک کە چوێتە تەمەنی 40 ساڵی و بە پیر حساب بوو لەگەڵ ئێسایە
من ئەڵم ئێستا لە زۆربەی وڵاتانە و کەسێک کە پێی ئەوترێت پیر ئەبێتە مەنیلایانی کەم لەسەر و 6 ساڵەوە بێت بەتای بەس ئەوەی کاچێتە سنی تەقاعودکەواتە هەر لە ڕووی تەمەنەوە تقریبا گۆڕانکاری و نەزەر بەرامبەر بە پیر گۆڕاوە سەبارەت بە پیر و ئیسفاد مەسەن بۆ نمونێمە ئەوەی جەنابەت باسێکی ئێستا نەتەوەی گرتوەکان بەرنمەیەکیە بەرنامی تەنمیەی مستەدامی پێوت یا گەشەی بەردەوام لە بەرنامەی گەشەی بەردەوامە یەکێک لەو شتانی کە داوای کراوە ئەوەیە کە کاتێک کە پیر کاتێک کە کەسێک بەهۆی تەمەنەوە تەقاعود دەبێت پراوێز نەخرێتە لاوە باشە ئیسفادە لە تاقەوتوانای تری بکرێتەوە بکرێت بە بەشێک لە ئەو بەرنامەی کە بەرنامەی گەشەپێدانی بەردەوامی پێوترێت لە بەرنامەی گەشەپێدانی بەردەوامە ئەکرێت کەسێک کە پیرە بێت لە ڕووی جەستەیەوە لاوازی ڕووی تێ بکات بەزەکرێت تۆ ئیسفادە لە تاقەی عقلی و تاقەی زیهنی ئەو کەسە بکەیت یاخود ئیسفادە لە تاقەی دەرونی تاقەی نەفسی ئەو کەسە بکەیت بۆ نمونە ئێستا لە هەنێک لە وڵاتانە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیایە کەسێک کە پیرە بێت کە تەقاعود دەبێت ئەچنە بەشێکیان بۆ نمونە ڕێکخراو دروستەکەن یا ئەبن بە ئەندامی هەنێک لە ڕێکخراوەکان ئەو کەسانە تایە نایە مەسەر ئافرەتی پیریان تایە کاری خێرخوازیەکە ئەچێتە ماڵی کەسێکی تر کە مناڵی هەیە یا کەسێک کە پێویستی بە چاودێریکردنی مناڵەکانێتی تاوانە کوتم بەبێ هیچ مقابلێک یەکەم لەبەرەوەی دانەبڕێ لە کۆمەلگا و دووهەمیشان ئێمە ئەزانین ئەمانە ئەگەر تێکەڵی خەڵکانی تەمەنجاواز من لە تەمەنەکانی ترا کەمتر پیریان پێوە دیارە بێ بێژگە لەو خۆشی مرتاحترە مەسەرەن کاتەکە بە شتی بە سوود وەشتی خێرخوازیە باتە سەر وەکوتم ئەمانە بەشێکیان ئەچن لە ماڵانە لەگەڵ مناڵی خەڵکە خەریکی بەخێوکردن و خەریکی ڕێنماییکردن و خەریکی چاودێریکردنی مناڵی خەڵکە بن لە کاتێکا کە وەکوتم لە ڕۆجەستەیەکەوە لەواچێت ئەوەی پێشووتریان پێنە عەفەن من ئەمێ ئەوە بڵێم بەڵێ ئەکرێت ئەمانە کە ئەڵێن تەقاعود و خانە نشینکراون مانای ئەوە نەبێ پەرایەز بخرێن و لە ماڵەوە دانیشن بەڵکو ئەکرێت چالاکی تر و ئەکرێت بە ئوسلوب و شێوازی تر مامەڵەیان لەگەڵا بکرێت و بە شێوی تر بخرێنە گەڕ و سوود لە تاقەوتوانان بی لێ کاک زۆر بە دیاریکراوی ینی پێم خۆشە بۆی پێشەوەی بچینە سەر چۆنیەتی مامەڵەکردنەکە پیرێک لەم قۆناغەیە و خودت پیرێک کە چەند ساڵێک لەگەڵ تەکنۆلۆژیا ژیا بێ مێشکی کراوەتر بوو بێ ئەو گۆڕانکاریانەی باس کرد لە ڕووی بایۆلۆجیەوە لە ڕووی جەستەیەوە لە ڕووی فکریەوە چی منێک کە ئێستا ببمە 80 ساڵ هەمان ئەو بیرکردنەوە و گیانبینی ئەمە هەیە ئیدی ئەمە واکە منێک هەستم ئیتر خۆ کاتیشم تەواوە بێ و یان ئەوەش ئەکرێت دیسان بیرکردنەوەکانیشم تەسیری تێبوو ئەزانی خۆی ئەو ئەحساسە ئەکرێت لە هەنێک کاتا دروستە بێت مەسەرن کەسێک ئێستا ئەوانەی کە تەقاعود دەکرێن جاری وایە هەر وشەی تەقاعود بەلایەنەوە ناخۆشە ڕوان پێ بکە هەیە 3 ساڵ پێشەوەی تەقاعود بکرێ خەمی ئەو ڕۆژەیەتی کانێرێت ماڵەوە چونکە ئەو وازانێت ئەو ڕۆژەی کە پێی وترا بڕۆ ماڵەوە تەقاعود دەبی ئەو ڕۆژەی کە پێی وترا تۆ کەسێکی بە ساڵاچووی ئیتر ئەخرێتە لاو پەراوێز ئەخرێت طبعا نەزەریەیەکێ سەبارەت بە جوابی ئەو پرسیارەی جەنابەت تیۆرێکی ئێمە بمانەوە نەمانەوە ئێستا بۆ نمونە پیر ناتوانێت وەکو کەسێکی گەنج یا مناڵ لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی ئێسەیە هەڵبکات ئەمە حەقیقەتێکە چونکە ئەو سابت بووە تەقریبا ناڵێن هەر ناتوانێت ناڵن پیری لەم جۆرەمان نییە بەڵام بۆ پیرێک زۆر زەحمەتە مل بنێ بۆ گۆڕانکار یا دە مرونەتی ئەوەی هەبێت هەر یەکێک لە سیفەتەکانی پیرەوەی کە مرونەتیان کەمە بێت مرونەتی ئەوەی کە لەگەڵ گۆڕانکاریەکانە هەڵکەن حتا اعترافی پێ بکەن چونکە یەکێکی کە لە قەسەدەگانی پیر ئەوەیە کە زیاتر بە ڕابردووەوە بەندە ئەو لەسەر ڕابردووە لەسەر یادەوەریەکانیژی ئەوەی کە ڕابردووە بەلای ئەوە مقدسە پیرۆزە لەبەرەوە بە ئاسانی دەسی لێبەرنایە و وەکوتم ئەوەی کێتە پێشەوە لە گۆڕانکاری قورسە ئەگونجێ لەگەڵێ ئەو کوتم نەزەریەکی سەبارەت بە جوابی و پرسیاری جەنابەت ئەویش ئەوەیە کە یەکەمیان پیر ئەبێ خۆی بە تەدریج لەو چالاکیانە بکشێتەوە کە یا لەو شتانە بکشێتەوە کە پێیان ناوێت باشە ناکرێت من لەبەرەوەی کە خۆم پیر بووم لەبەرەوەی کە خۆم چوومەتە ساڵەوە هەموو شتێکی ئەوانەی جیلەکانی ترکێن و لە هەڵکشانان پێم غەڵەت بێت لە مقابلە ئەبێ کۆمەڵگەژەوە ئاسانکاریە بۆ پیرەکان بکات کاتێک کە شتێک ڕەبزەکەنەوە کاتێک بە پێی پێویست شتێک قبول ناکەن واتە سەور نەکاتیتر ئەم کەسە کەڵکی نەماوە ئەبێ بخرێتە شوێنێکەوە بۆ فرێدان کەواتە هەم ئەبێت کەسەکە خۆی بە تەدریج بە مەرحەلە بە قۆناغبەندی لە ڕێگەی گرتنەبەری چالاکی و نەشاتی بەدیلەوە محاولە بکات داخل بەو عەسرە بێت بەو سەردەم بێت بەو گۆڕانکاریانە بێکێنە پێشەوە هەم کۆمەلگاش پێویستە تەبەن ئەمە تاوەلەو لە ئەوروپاش بەو شێوە میسالی معاملە لەگەڵ پیرە ناکرێ بەڵام بە حەقەت لای ئەوان باشتر
ئەو دەرفەتە بۆ پیر ڕەخسێنراوە لەلایەن کۆمەڵگەوە کە مەسەرەن هەر بۆ نمونە لە جادە و بانە حسابی ئەویان بۆ کراوە کە ئەکرێت پیری وەکو گەنجێک مادەم ئێستا سیارە لە 20 ساڵ زیاتر لە پێش زیاترە پیرێک وەکو گەنجێک نەتوانێت بپەڕێتەوە پیرێک وەکو کەسێکی کە نەتوانێت بە قادرمەیان سەرکەوێت پیرێک وەکو گەنجێکی کە وەکو گەنجێک نەتوانێت وەکو جەنابتەڵی مامەڵە لەگەڵ ئامێرە تەکنۆلۆژیەکان بکە بەڵام شتیکێ ئەخەنە بەردەست مەبەسم لەوەیە هەم پێویستە خۆی اعتراف بۆ بکە کە چۆتە قۆناغێکە و چۆتە مەرحەلەیەکە و پێویستە واز لە هەنێک بەرەبەرە هەنێک لەو چالاکیانە بکشێتەوە کە پێشووتر توانیوێتی بیان کا و ئێستا ناتوانێتەوە هەم کۆمەڵگەش ئەو دەرفەتە بەڕخسێنێ بۆ ئەوەی کە پیرەکان بەقەدەر ئەو تەمەن و تاقە و توانایی خۆیان کە هەیەە لە ئێستایا گیان بێتەوە بڵ زۆر باشە کاک دکتۆر ئەو گۆڕانکاری دەرونیانە چین لە کەسێکی بە ساڵات یاخود پیرە ڕوودەدات یاخود با بڵێن کە گەشتنە ئەو تەمەنە ئەیانێت چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێت کە لە ڕووی دەرونی و مرتاح بن بەڵێ مەسەلەی مامەڵەکردنی پیر تاوان بۆ مامەڵەکردنی ئێمە دوو خاڵی زۆر سەرشیمان باسکی بێسە بە درێژی ئەگەر ئافۆن بە کورتی ئەگەر ئاماژیان پێ بگەین یەکەمیان ئەمانە بە تەواوی لە کۆمەڵگەدا نەبڕێن محاولە بکەن بەرەبەرە دەمچکرێن لەگەڵ کۆمەڵگەی و لەگەڵ کۆڕانکاریەکانە دوو هەمیان هەنە چالاکی بەدیلیان هەیە بە چالاکیە بەدیلەکانەوە سەرقاڵ بکرێن سێهەم یەکێک لەو شتانی کە زۆر ضرورە لەگەڵ پیرە بکرێت ئەوەیە کە وشەی پیر بەعیبە سیر نەکرێت وە تێکەڵ بە هەنێک دەستەواژە و یا وەکو مستەلاحێکی سلوی بە کەسی بە ساڵاتچوو نەفرۆشێت یا دەمج نەکرێت ڕەبت نەکرێت بە هەنێک دەستەواژەی سلبی ترەوەکو ئەوەی کاوترێ پیر و کەنەفت پیر و پەککەوتە مەسەرەن ئیترتۆ کە جاری وایە کابرا کە پیر بوو یەکسەر ڕەبتێکە پەیوەستێکا لەگەڵ پەککەوتەی یا پیر پەیوەستەکە بە کەنەفتەیە و لەبەرەوە یەکێک لەو شتانی کە پێویستە لەگەڵ پیرا بکرێت لە تەسمیەکەەوە لە ناوهێنانیانەوە دەست پێەکە ناکرێت تۆ پیری وەکو زاراوەیەک وەکو شەیەکی سلبی بەی بە کۆمەڵی خەڵک کە تەمەنێکی دیاریکراویان هەیە ڕەبتی کەی لەگەڵ کۆمەڵێک و شەو دەستەواژەی ترا کە لەواچێت کەسەکە خۆی پێی خۆش نەبێت و دەستەواژەی پۆزەتیڤ و ئەدرێنی نەبن وەک نمونەمان هێنایە وەک پیر و کەنەفت یاخود پیر و پەککەوتە بێجگەلەوە لە هەمووی گرنگتر نەبەستنەوەی بەها قیمەی کەسی بە ساڵات چووە بە بەهای مالی ئێمە تاوان زۆر جار کەسەکە کە لە ڕووی کار و کەسابەتەوە لە ڕووی ئیش و کارەوە تاوان هەر مەسەلەی تەقاعود ئەوەیە تەقاعود کەسەکە لە ڕووی کار و کەسابەتەوە تەقاعود دەکرێت کاتێک کە کەسێک پیرە بێ با بەهای ئەو کەسە نەبەستینەوە بە بەهای مالی کەسەکەەوە پێشووتر بە علاگە هێناوێتەوە پێشووتر جیرفانی پڕ بووە پێشووتر هەڵسوڕاوە لەواچێت دووسێ کەسابەتی کردبێ ئێستا کە سیرەکی لەواچێت نەتوانێت هیچیان بکەوە هەر حەقی خۆشیەتی تا دوێنێ باجیاوە ئەمڕۆ خزمەتی بکرێت ئێمە کە علاگەکانی پێ نەماوە کە بە جیرفانی پڕەوە نەهاتەوە ماڵەوە ئیتر وا تەسەورکەین ئەم کەسە بەهاو قیمەتی لەدەستاوە نرخی جارانی نەماوە ئەو کەسەی جاران ئەو کەسەی پێشووتر نییە و تەقدیری بەقەدەر جیرفان بەتاڵی و بەقەدەر دەست بەتاڵەکەی بێتە خوارەوە یەکێکی کە لەو شتانی کە زۆر ضرورە هەبێت ئەوەیە کە تەبەن سۆشیال سەپۆرت هەیە یاخود بە هەم پاڵپشتی دەرونی هەم پاڵپشتی کۆمەڵایەتی بۆ ئەمانە هەبێت پاڵپشتی دەرونی ئەوەی کە جەنابەت باسەکەی خۆی پیر کۆمەڵێک کێشە و معانات و گرفت ڕوویتیەکە یەکێک لەوانە ئەوەیە کە ئینسانی پیر عادەتەن جۆرێک لە گۆشەگیری و جۆرێک لە عوزلە تەریکبوون ڕوویتیەکات بە حکمی ئەوەی مامۆسا باسی کە جاری وایە ئێمە لەیان تێناگەین ئیتر ئینسانیش کە لە شوێنێکە بەرامبەر بە پێی پێویست وەڵامی نەبێ بۆی لێی تێنەگاو نەمانەوە بەشداریمان لەگەڵا بکەن ئەویش تووشی جۆرێک لە گۆشەگیریە بێت لەبەرەوە یەکێک لەو شتانی کە زۆر زەرورە بۆ پیر بکرێت ئەوەیە کە پاڵپشتی دەرونیان هەبێت یا ئێمە نێڵین ئەو قەدەق و دڵە ڕاوچەیە کە بەرامبەر بە مردن و بەرامبەر بە تەندروستی خۆیان هەیەە نیسبەکەی بگاتە ئاسێک کە ببێ بێهیوایی ئەکرێت هەموو کەسێک کە لە پیری نزیکە بێتەوە هەستکات بەرەو مەرگەڕوە کاک دوتۆ زۆرجار لە نێو خێزانەکان ئەمە بەدی دەکرێت کاتێک گاتە ئەو تەمەنی کە پیرە بێت پراوێز ئەخرێت یاخود دەڵێ
کۆمەڵشت هەیە لەوانەیە بەلای ئێمە گرنگ بڵێ کورە ئەو بۆ چیەتی بۆ منە جوانکاری ماڵەکەیەتی یاخود کۆمەڵشتی وردەکاریان پرسی پێ ناکرێت کوڕڵێ کەی پێویستانی بۆ ئەو بابەتە ئەمە تا چەند ئازاری دەرونی ئەو کەس دەداتەوە تا چەند گرنگە پرس و ڕاوێژی پێ بکرێت حتا لەو ژوورەی کە تایدایەتی لەو دیکۆری کە تایدایەتی کە پێویستێتی طبعا ئەوەی جەنابە باسێکی زۆر زەرورە مەسەلەی ئەوەی کە آخر خۆکە ئینسان تەقاعد بوو لە ڕووی کار و پیشەوە مەرج نییە لە ڕووی عەقڵەوە تەقاعد بێت باشە مەرج نییە لە ڕووی دەروونەوە تەقاعد بێت زۆر مهمە زۆر گرنگە ئەو کەسانە لە سەرجەم ئەو شتانەی ماڵە کە ئەکرێت مەسەڵەن ئێمە خەڵکمان هەبووە لەبەرەوەی وەکو جەناب تەڵەی پیر بووە خانۆکەیان فرۆشتووە کە لەوە چیتی خۆی بێت پێی نەزانیوە کاتێکی زانیەوە ماڵبارەکرێت باشە ماعەلم یەکەم کەس کە پێویستە ئەکرێت من وەکو کوڕی کابرایە کە خانوویەکی هەیە تەکبیرم هەبێ بۆ فرۆشتنی خانۆکە بەڵام یەکەم کەس کە پێویستە پرسی پێ بکرێت و حسابی لەسەر کرێت وە لەواشە دڕێی ئەوش سای بۆ ڕاست بێت لەبەرەوە لە زۆربەی زۆری ئەو شتانەیە کە تا دوێنێ بە تایبەت خۆی پاڵەوانی ساحەکە بووە بڕیار لای خۆی بووە خۆی یەکلایی کردوێتەوە ئەگەر دوێنێ بڕیاری سەرەکی لای ئەو ببێت با ئەمڕۆ ئێمە کاتێک کە خۆمان ئەمانی وەکو کوڕی وەکو کچی بیکەین عەلە لاقل پرسێکی پێ بکەین عنیکا من کاتێک کە سەفەرم هەیە ئەڕۆم بۆ وڵاتی چی تێچێت یا حتا لە شارەکەی خۆم دوورەکەمەوە ئەگەر سەرێ بچێشم بە باوک یا بە دایک بوترێت هەروەکو چۆن جاران ئەو ئاگاداری هەموو هەست و نەسوجوڵ و حرەکەیکی من بووە ئێستش کاتێک کە پیر بووە چی با کابرا لەسەر جێگەش بێت چی تێچێت ئەگەر من پرسوڕای پێ بکەم لە سەفەرێکی بچووکە پرسوڕای پێ بکەن لە شوکردن و ژنهێنانی ئەوانەیە کە مناڵی ئەو نیاوە چی ئەون لە خان و فرۆشتنە لە سیارەکڕین و فرۆشتنێکە مەرج نییە کەسەکە ڕێبە بەڵام پێشە چەیەکەی کەسەکە پێی خۆش بێت هەر ئەوەی کە تۆ حسابت بۆ کردو و خوێندوتەوە و پرسوڕات پێ کردووە لەواتچێت بۆ ئەو زۆر بێ بێژگەلەوە هەر بەڕاستی با ئێمە لەو منتەلەقەوە سێکنجاری وایە ئەمانە هەم بەهۆی ئەزمموی زۆریانەوە هەم بەهۆی پێگەیشتنی عەقڵیانەوە چونکە وەکوتم ئێمە ئەبێت دڵنیابین لەوەی کە مەسەلەی پیر ئەو حاڵەتانەی لێ دەرچێت کە خەرەفی پیری پێوترێت و هەنێ نەخۆشی ڕووی تێکا تووشی کێشەی عەقڵیە بێت لە هەندێک جاری ترە عەقڵی لە عەقڵی ئێمە باشتر بۆ مۆزوع و مەسەلەکانت چێ بەتایبەت ئەوانەی کە ئەزممویان زۆرە ئەمانە لە هەنێک لە وڵاتانی دنیای پێویستە وەکو ڕاوێژکار نەگل هەر لە ماڵە لە دەرەوەی ماڵ وەکو ڕاوێژکار ئیسفادە لەو تاقە عەقڵیان کرێتوە پرسوڕیان پێ بکرێت خۆگەر کەسەکە لە ماڵا بوو جاری وایە تۆ ئەچی ڕاوێژ لە دەرەوە ئەکڕی ئەچی تێچێت ئەگەر ئەم ڕاوێژە لە باوکت وەرگری ئەم ڕاوێژە لە دایکت وەرگری لەبەرەوە ئەوەی جەنابەت باسێکێ زۆر گرنگە پرسوڕیان پێ بکرێت زۆر گرنگە لە ڕووی ئەو سیفەتانی کە ڕوویان تێکات ئەو سیفەتە دەر مەسەلەی گۆشەگیری و مەسەلەی ترس لە مردن و مەسەلەی بێهیوایی نێڵین بگاتە ئاسێک کەسەکە بیر لە سەر کێشێ بوو ئەوەی کە تووشی نەخۆشیی قورسی دەرونی یاخود حتا بیر لەوە بکاتەوە کە بەرەو دۆخێکی خراپتری جاری وایە ئەمانە تا ئەو جۆرە پەراویست قسەی کە جەنابەت باسێکی تا خۆکوشتن ئەڕواوە لە هەنێک لە وڵاتانی دنیاە هەنێک لەو پیرانە لەبەر بێهیواییان بەژیان و لەبەرەوەی ئەوان واتە سەورەکەن کەڵکیان نەماوە بێکەڵک بوون پەراوێز خراون لە گۆشەیەکی ماڵەکەیان یا ژوورەکەیان یاخود خەوڵەتگەی پیریا فرێدراون ڕێژەی خۆکوشتن لای پیرەکان زیاترە وەک لە تەمەنەکان لەبەرەوە مەسەلەی حساب بۆکردن و مەسەلەی خوێندنەوە و مەسەلەی گوێ لێگرتن و مەسەلەی پرس و ڕاپێکردن ئێمە ناڵێن مەرجە لە هەموو کات و ساتێکا پرسیان پێ بکەین بەڵام لە شتێکا کە ئێمە مشکلەکە ئەوەیە جاری وایە عینادیەمانگرێ یا جاری وایە هەر کەسەکە بە حسابی ئەوی کە ناوی پیرە ئیتر ئێمە بڕیارین هیچی لێ وەرنەگرین بڕیارین نەیخوێنینەوە بڕیارین پێگەی حساب و کتابی لەسەر نەکرێت لەبەرەوە ئەکرێت بەقەدەر خۆی لە ساحەکەی بیان هێڵینەوە ئەکرێت ئێمە با بڵێن لە تەنیشت ئێمەوە بن نەخوا نەخواسە لە شوێنێکی تر کە حساب و کتابیان بۆ نەکرێبە کاکتۆر خۆی بابەتەکە ئێمە زیاتر لەم باسی ئەمڕۆی کۆمەڵگەی کوردیەکەین دەناگەر تۆزێک بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە یەکێک لەو سیفەتە جوانانەی کۆمەڵگای کوردی ڕێزگرتنێکی زۆر بوو بۆ کەسانی بە ساڵاتچوو ئەو گەورە و ڕێزگرتنی بچووک لە گەورە یاخۆ زۆر جاریژیانەوە دەگەر ماڵێک پیرێکی نێ بچە پیرە ئەوە پشتیوان و پاڵپشتی بۆ ماڵەوە ئێستا پرسیارە جەوهریەکە ئەمەیە منی لاو ئەگەر بێت و ئاشناییم یان وشیارین زیاتر بێت بە جیهانی پیری بەو تایبەتمەندیەکانی ئەمە وا ئەکات من ئاسانتر مامەڵە بکەم یان بنمونە بۆچی ئەبێ من لەوە تێناگەم پیرەکان لەوە ئەترسن تەنیا بن ینی بەس گرفتەکە هیچی ناوێت تەنها حەزەکە دەوری قەرەباڵغ بێ ڕەنگە بۆ من بڵێم ئەمە چییە بۆ بەتەنها نابێ خوێندنەوەی تۆ پیرەکان بۆچی لە تەنیایی ئەترسن بەڵێ خۆی بەڵافەنەگە جەناب پرسیارەکە بە مەسەلەی پێ ترسانی پیر لە تەنهایی
هەر مەسەلەکە ئەوەیە کە ئێمە جاری وایەوان لێکن هەز بەو تەنیاییە بکەن مەسەرەن بۆ نمونە لە ماڵێکا گەنجی تایە مناڵی تایە باشە گەنج و مناڵەکە بەهۆی نزیکیان لە یەکەوە لە ڕووی تەمەنەوە لەواچێت باشتر ئەوانی شەر کێشیان هەیە بەڵام ئەو کێشیان نییە کە لەگەڵ پیرێکە هەیەن بێژگەلەوە پیر بە حکمیەوەی کە خۆی لە ئاسێکایە لە تەمەنێکایە لەواچێت هەر بەڕاستی ئێمە ئەبێ ئەمە وەکو حەقیقەت وەرگین پیر لە ئاسێکایە توانای گونجانی کەمترە لەگەڵ ئەوانی تراکەواتە ئێمە ئەبێت باشتر بگونجێن لەگەڵ ئەوانە یعنی ئێمە یا ئەبێ بگونجێن لەگەڵ خەڵکایە خەڵگە گونجێ لەگەڵمانە مەسەلەی پیر گەیشتۆتە قۆناقی گەیشتۆتە مەرحەلەیەک ئەو واتە سەورەکان لەسەر کورسیە دانیشتووە هاتنە خوارەوەی زەحمەتە ئەو واتە سەورەکات عقلی ئەو لە عقلی ئەوانی تر باشتر بڕەکە ئەو واتە سەورەکە خوێندنەوەی ئەو بۆ ڕوودا و حەدەسەکان لە خوێندنەوەی ئەوانی تر دەقیقتر و بەپێستر و باشترە لەبەرەوە لە پێگەیەکی ترا خۆی ئەبینێت کە ئەشێت پێگەیەکی بەرزتر بێت لە گەنجێک لە مناڵێکە لە ماڵەکایە بێژگەلەوە مەسەرەی پیر توانای تەحملی کەمە بێت مەسەرەن ئەوەی کە ئێمە پێشووتر لەواچێت هەنێشت هەبووە لە ماڵار حسابمان بۆ نەکردووە مەسەلەی دەنگە دەنگ و مەسەلەی هاتوچۆ و مەسەلەی قەرەباڵغی و ئەمانە لەوە هەر خۆمان دروستمان کردووە بەڵام پیرێک کەمتر توانای و تەحملی بەرگەگرتنی ئەمانەی هەیە کاتێکیش پیر ئەچێتە ئەم مەرحەلەیە و ئەم سیفەت و خەسڵەتانە لێ ڕۆیات ئێمە تەقەبولی ناکەین مەجبور ئەو ئەکشێتەوە یا جاری وای ئێمە بڕیارەکە لای ئێمە بڕیارین بیخینە حتا ژوورەکەی بۆ جیاکەینەوە باشە حتا ئەو ئوسلوبەی لە غەرب ئێستا دەرکەوتووی شەکە لە ئوسلوبە غەڵەتەکان بۆ مامەڵەکردن لەگەڵ پیرە ئەوەی کە تۆ بێنی خەڵوەتگەیە دروستکەی ناوی بنەی خەڵوەتگەی پیری و ئەم کەسانە ئەوەی کە تەمەنیان چووە سەر و ئەو ساڵەوە بە شێوەیەکی ئیجباری بە زۆر بخرێنە ئەو شوێنانە و معسکەریش وە هەر شتەکە وەکو معسکەری لێ تەوان ئێستا دەرکەوتووە هەنێک نەخۆشی هەر لە ئەسڵا لەو جۆرە شوێنانە دروستە من لەبەرەوەی ئەوانی کە ئاچنە ئەوێ وەکو جەنابە دوتە زۆربەی زۆری بێهیواکان زۆربەی زۆری بەتەمەنەکان زۆربەی زۆری ئەوانن کە ئیتر هیچ وای نەماوە بۆ منقڵبوونیان بۆ ئەو دنیا لەبەرەوە وەکوتم جاری وای ئێمەیان خینە پەراوێزەوە چه ئەوەی کە لە غەر بکرێت چه ئەوەی لێراکرێ ئێمە لێرە لە ماڵێکە خەڵوەتگەی پیری بۆ دانین ئەوان لەوێ لە دائیرەیەکی دیاری کراوە ئێمە لێرە لە ماڵەوە ڕاستە بەجەستە بە شێوەیەکی فیزیکی لێن بەڵام وا تەسەورەکەین کەسەکە وەکوتم پێڵێن پیر و پەکەوتە عەقڵی پەچی کەوتووە جەستەی پەچی کەوتووە دەرونی پەچی کەوتووە کەڵکی نەماوە لەبەرەوە بیخەرە لاوە و حساب و کتابی بۆ مەکە لەبەرەوە وەکوتم ئەکرێت ئەو ئەحساسە لای پیر ئادەمانەوە دروست بێت ئادەم ئوسلوب و لەم شێوە معامەلانەوە دروست بێت لە هەمووی گرنگتر ئەوەیە کە کاتێک کە ئێمە پیرێک لە ماڵمانە بێت ئەگەر ئەو توانای گونجانی نییە و تاق و توانایی لە دەزاوە ئێمە محاوەلە بکەین تەحملمان لەگەڵ یا زیاتر بێ باشتر لەگەڵیا هەڵس و کەوت بین وە زیاتر لەگەڵیا بزوڵێن بەڵێ کاک تۆ تا چەند گرنگە کاتێک ئێستا خۆمان گەنجین یاخود مناڵێکمان چەند مناڵێکمان هەیە ینی وا پەروەردەیان بکەین کە بە کەڵکی پیریمان بێن ئەمە تا چەند گرنگە کاتێک لە ئێستادا ئەو پەروەردەیە بوونی هەبێت دوجار کە پیر بووین ئەو پەروەردە جوانەی کە کردومانە سوودمان پێ بگەینێتەوە بتوانێت ڕێزمان لە بگیرانی وا پیشانی مناڵەکانمان بین کە پێویستە ڕێز لە بەتەمەنەکان بگیرێت ڕێز لە کەسایەتیان بگیرێت گویان بۆ بگیرێت ئەمانە تا چەند گرنگن دوجار کە دەتوانین بڵین خۆمان سوودی لێ دەبینینەوە بەڵێ تاوانەوەی جەنابەت باسەکەی زۆر گرنگە یەکەم شت کە لەو مۆزوعە پێویستە حسابی بۆ بکرێت ئەوەیە کە ئینسان تاوان مناڵێک چۆن مەسەلەی پێگەی بەسراوە بە وجودیەوە نەک ئەوەی کە پیرە گەنجە مناڵەیە هەر لە ئەسڵا ئێمە ئەم ئیحساسە لای ئینسان بچێنین لای مناڵ بچێنین ئەم کەسە بەس لەبەرەوەی کە ئینسانەوە هەیە پێویستی بە پێگە هەیە پێویستی بە مەکانەت هەیە پێویستی بەوە هەیە ڕێز لە پێداویستی و ڕێز لە ئیحساس و هەز و ڕێز لە مەکانەتی بگیرێ ئەمە یەکێکە لەو ئەسباب و هۆکارانەی کە ئەکرێت هۆکار بێت بۆ ئەوی بەیانی و دوو بەیانی مناڵەکەشمان بەو شێوەیە لە ئێمە بڕوانێت سەیری ئەوە نەکا کە من پیرم سرم سپی بووە دەموچاوم چرج بووە پشتم کۆماوەتەوە یاننا سەیرم کات وەکو ئینسانێک وەک ئینسانیش بینیم وەکو ئینسان هەستم پێ بکات و مەکانەتی خۆیم دووهەم شت ئەوەیە ئەگەر ئێمە ئێستا گەنجین و یەکێک لەوانە لە ماڵمانە هەیە تۆ ئەمڕۆ بەڕاستی ئینسان قودوەی ئەوانەی خوار خۆیەتی هەر بە حەقە دەبێ بنموێمە عالمێکمان هەیە ئەلبەر دۆرای پێوترێت باوەڕی بۆ هەیە مناڵ هەر لە ئەسڵاوی جەنابەت باسێکی مناڵ ئەوەی شت لە ڕێی تەقلید و لە ڕێگەی چاولێکەری وەرەگرێت لەواچێت لە ڕێگەی بیسنەوە وەری نەگرێت لەبەرەوە یەکێک لەو شتانی کە زۆر زەرورە ئەوەیە کە ئێمە کاتێک کە کەسێک لەوانە لە ماڵمانەیە ئەگەر باوکە ئەگەر دایکە گەر باپیرێ بە
ئینسانانە مامەڵی لەگەڵا بکەن بانەی خینە پراوێزەوە با بیخوێنینەوە بۆ ئەوەی کە بەیانی دووبیانی ئەم ببین بە نمونەیەکی باشە بەردەم مناڵەکە لە یەکێکی کە لەو شتانی کە زۆر زەرورە و ئەکرێت حسابی لەسەر بکرێت لە پەروەردەی مناڵە ئەوەیە کە ڕێز لە حەز ڕێز لە ئارەزوو ڕێز لەو تایبەتمەندیانە بگیرێکە لە بەردەم مناڵەکەمانە کە لە پیرە هەیە یعنی ئاسایی بێت بهۆنمونە هەر زۆر شتێکی ئاسایی بێت دەگەر کابرا تەمەنی چۆتە 65 ساڵ ئەگەر بەیانی و دووبیانی لە ناو ماڵەکەمان نابێت لە دەرەوە کاتێک کە ئەڵێت بۆ نمونە پیرێکە و ئەوێ شوو بکات پیرێکە ئەوێ ژن بێنێ لەواچی ئەمە غەریب بێ بەلای من و تۆ بەس من و تۆ بە ئەمە نین بە گوێی مناڵەکەمانە کە ئەو پیرە چی داوە لە شوکردن کە ئەو پیرە چی داوە لە ژنهێنە هەر باش نییە ینی بۆچی ینی بۆ ئەبێ شوکردن بۆ پیرای چونکە ئەمە ئەجێزێتەوە بۆ مناڵەکە ئیتر ئەمیش لێرەوە ئەو احساسی بۆ دروستە بێ کە پیر نابێت ئەوم بکات باشە ئێستا بووە هەر لە وڵاتی خۆمانە مەسەل من یەشێک لەو حەقانەکە حەقی پیرە حەقی یاریکردنە بۆ نمونە تەبەن هەر بەجددی یاریکردن و وەرزش بووە کەسی پیر باشە لەوەچێت ئەمە لای من و تۆ لەبەردەم مناڵەکەمانە کاتێک لە تەلەڤیزۆنەکەی شتێک پیرێکە بینین ڕاضاکە بە عیبە لێ بگرین باشە پیرێک ئەبینین هەنێک لە هەڵسوکەوت ئەنجامەیات جلێکی بە شێوەیەک لەبەر کردووە بە تانەوتەشەر لێ بگرین ئەمە ئەجۆزێتەوە بۆ مناڵەکە کەواتە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ پیرا بکەین بۆ ئەوەی بەیانی و دووبیانی کە پیر بووین لەلایەن مناڵەکەمان و مامەڵێکی ئینسانیمان لەگەڵا بکرێت ئەمە بەڕاستی لەوە هاتووە کە تۆ چی ئەچێنی ئەمڕۆ چی لەگەڵ ئەوانەکەی کە پیرن وە چ نەزرە و تێڕوانینێکت هەیە بۆ پیرەکان ئەمە لە هەموو گرنگترە بڵێ لەو کاتەکەمی مامان دکتۆر وەڵا نازانم پرسیارە من تا چەندێک ڕەنگە دروستیش بێ ئەکرێ خۆمان بۆ پیری ئامادە بکەین بۆی تەبیعەتێکی خۆشمە بە پیریان بە مروری زەمن من بیرمە چێتەوە بڕیارە خۆم بۆ پیری ئامادە زۆر ڕاستە تەبەن ئەوە یەکێکە لەو بەرنامانی کە حەق نەزەری لەسەر وەکوتم نەزەریشی لەسەر بە عەرەبی نەزەری فەچی ارتیباتی پێوترێت فەچی ارتیبات ئەوەیە کە چۆن ئێمە ئەڵێن کۆمەڵگە پێویستە بە هەموو خصوصیەتی خۆیەوە تۆی قبول بێت ئێمەش کاکە یعنی بەڕاستی هەنێشت هەیە کە ئەزانین بۆ نمونە سپێتی سەر بەشێکە لە طبیعەتی ئینسان دەرکەوتنی چرج لەسەر دەموچاو بەشێکە لە طبیعەتی ئینسان کۆمبوونەوە بەشێکە لە طبیعەتی مەبەسمەوەی طبیعەتی پیری حتا مشکیلا زانی چییە مامۆسای بەڕێز جاری وایە کەسەکە پیرە بێت ئاعتراف بۆ ناکە تەمەنی 50 ساڵە 55 ساڵە ئاعتراف بۆ ناکە 55 ساڵە ئینکاری لە تەمەنەکەیەکە کە تەمەن بە ڕۆژ و بە سعاتە پێورێت لەبەرەوە ئاسایی بێت ئێمە بۆچی ئاساییە کەسێک بەخۆی بڵێ 35 ساڵ یا جاری وایە حساسیتان بەناوەکە هەیە ینی پێمان گوناحە بۆ مەولەی شاعیر یەکێک بۆ لەوانەی کە خاڵۆتە مەسەری ینی ئێمە جاری وایە ڕقمان هەڵەسێت لەوەی کاکە تۆ تووک بەسەرتەوە نەماوە باشە ڕەشایی لەسەرتا نەماوە تا ڕادێک لەواچێت هەچی نیشانەی پیرێ پێڵی خاڵە پێی ناخۆشە پێڵی مامە پێ ناخۆشەکەواتە مەبەسم لەوەیە ئەکرێت ئێمە بەرەبەرە خۆمان ئامادە بکەین حساسیتمان بە هەنێشت نەبێت وەکراوە بین لەگەڵ ئەو تازەگەریانی تا ڕادێک ناڵم لەگەڵ هەمویانە ئەوەی کە بە خۆمان ناکرێت مانای ئەوە نییە حرام بێت بەوانەی خوار خۆمانەوە بکرێت دەکرێت ئەمانە کۆمەڵک دەست پێش خەریبن بۆەوەی کێمە بە ویژدانێکی ئارام بچینە قۆناغی پیری بڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر حسێن قادر خوا سەبارەت بەناوەکە قادر حسێنە دکتۆر قادر حسێن زۆر بەخێر بێ سپاس دەکەین سپاس بۆم دەرفەتە بێمەد بەخشین ئەمەش نیشانەی پیرە لێمە دەرکرد ناوەکەمان تێکەڵ یاخوا بەخێر سپاس دەکەین بەڵازان خۆشەویستان لە شاری هەولێر خولێکی هوشیاری بۆ خانمان کراوەتەوە کە کۆمەڵێک بابەتی وشاریان پێشکەش دەکرێت پێکەوە بینەری دەبین. ملیۆن کچ لە جیهانە پێش تەمەنی 18 ساڵی تووشی ئەشکەنجەی دەرونی تووشی اغتیساب بوونەتەوە. ئەی باشە کوای یاسای ئەلمانی بۆ نەیتوانێت ڕێگریان لێ بکات. ئێمە وەکو هەولێر خرای خوشکان هەستین بە ئەنجامدانی هێوارە کۆڕێک بۆ دوو تەوەرە دوو بابەت.
بابەتێکیان لەسەر ئافرەت لە واقعی ئەمڕۆدا کە دەبینین ئەمڕۆ ئافرەتان لە واقعێکی زۆر لەباردان ئیدیرۆی کە هۆشیاری بدەین بە ئافرەتان و ئافرەتان وشیار بنەوەلەوەی کە بتوانن ئیسلام مافی ئافرەتی داوە نەوەکو ئەو بەناو ئەو ڕێکخراوانەوە یان بەناو ئەو بەرنامانەی کە لەو ئافرەتدا دەڕێژرێ و بابەتی دووەممان ئەوە بوو پایەکانی ئافرەت لە ئیسلامدا بۆی کە ئافرەتان وشیار بنەوە هەر ئیسلامە پایە و پرەی ئافرەتی بەرز کردوتەوە هەر ئیسلامە مافی ئافرەتی داوە و توانیتی بتوانیم ئافرەت لە شوێن و جێگا و خۆی پایەی خۆی هەبیت مەبەستمان ئەوە بوو کە ئافرەتان وشیار بنەوە بزانن کە ئیسلام مافی ئافرەتی داوە نەوەکو یعنی ئەوانەی کە باس لە مافی ئافرەت دەکەن و بەڵام داڕمانی ئافرەتە نوێ بە ئەوەی خۆیان ئافرەت داڕمێنن ڕاستی یعنی ئافرەتیان سەر لێ شێوا و کردێ بۆی کە گوایە دەبێ ئافرەت مافی ئەوە بی دەبی ئافرەت یعنی وەکو پیا و یەکسان بی نا ئافرەت ڕێزی لە یعنی ئیسلام ڕێزی لە ئافرەت ناوە ئافرەت دائما خۆی گەورە یعنی هەردوو بەنی ئادەمی لە بۆ پەرستن دروست کردووە ئافرەت و پیا و هەروەک یان لە پەرستن یەکن نەکەواتە لە مافی ئەوەی بەڵێ وەڵام دەستخۆشی لە ئامادەبووان دەکەم لەو سنتەرەی کە هەمانە ئیدیەمە سنتەرێکی قورئانمان هەیە تێیدا چەند تەڵەبەیەکی لۆی کە قورئان دەخوێنن ئەجا الحەمدوللا تەڵەبەیەکانمان لێ هاتوو چاکن ئەمەش هەستان لە چاڵاکی هەم لۆوانیش و هەم لۆ خەڵکی دیکەش شیاریەکەمان دەستخۆشی هەم لە تەڵەبەکان دەکەم هەم لە مامۆستایەکان و لە هەم ئامادەبووان و ئەوانەی کە مامۆستا قومری و پێشکەشکارەکە مامۆستا حەسەن عەبدوڵڵاش سوپاس بخوا ئەمە بەردەوامین دەست بگەیاندن بە ئافرەتان لەبەرەوەی ئەمە دائیمەن هەفتانە 2 ڕۆژ سنتەرێکمان هەیە بەردەوام بۆ پێگەیاندنی ئافرەتان بۆ وشیاریکردنەوەیان بۆ نزیکبوونەوەیان لە قورئانی پیرۆز ئیدی ئەمە بەردەوام لەگەڵ ئافرەتان لە وشیاریکردنەوەی لەگەڵیانین و چەندین کۆڕ و سیمیناریشمان کردیە لەگەڵیان یعنی هەموو دەم هەر لە ئەو چاڵاکیانەوان بەردەوام بووە و بەردەوامیش دەبین لە داهاتوو ئەگەر پیاوەکەش خراپ دەبێت بەدەست ڕەفتاری خراپی پیاوە باشەکەی یعنی پیاوەکان لە خێزانەکە هەر پیاوێک کە جوان ڕەفتاری کرد لە لای خوا ڕێز لە خۆی دەنێت هەر پیاوێک لە ماڵەوە لەگەڵ دایکی یان لەگەڵ خێزانی یان لەگەڵ کچەکەی و پاشانیش خوشک و سەرجەم ئافرەتانی تر کە دەبن بە کەسیوی لە دەوروبەری ئەوەن کە چاکەی لەگەڵکردن ئەوە پاداشت وەردەگرێت لەبەر ئەوەی یەکەم فەرمانی خوای جێبەجێ کرد دوو پاداشت وەردەگرێت لەبەر ئەوە کە چاکەی کردووە لەگەڵ کەسێک کە ڕەحمی خۆیەتی دەربارەی خوشکان و چاڵاکیانی خوشکان کە لەو سەردەمەی داینە بەڕاستی سەردەمەکە سەردەمی فتنە داینەمە لە بۆ خوشکان وەکو پێشنیارێک وەکو خوشکێک پێیان دەڵێم مەڕاستی یعنی ئاگاداری خۆیان بن لە چ سەردەمەکدانە ینی چاڵاکی ئافرەتان ئەوەدای خۆمان پێ بگەینی لەو سەردەمە داینە ئافرەت ینی کەوتوینە ناو جێژاوە کە بزانین بە خۆمان تێدا قوتاریکەین کە یەک بەخۆم کە من باز لەوەی دەکەم ئەو ئافرەتانێک کە ئێستا لەو سەردەمەی کە دەبینین لە وڵاتانی تر لە چ دەسوڵێنن وەکو سوکاتیە کە بە چەفیەکەیمە بە جلەکەیمە ئەمە دەبی لەو حاڵەتەوە ئەوەمان هەبێ ڕفتارمان هەی بەرامبەر ئەو کەسانە کە کو خۆمان پێ بگەینین بەچە بە حەدیث بە قورئان ئەمە هەستینەوە پێوان ئەمە ئەو خوشکانە پێ بگەینین پێیان برین ئاگاداریان کەین و ئەو لەچکە لە چی داکمان حایشەی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی ئێمە نابی بیسووتێنین ئێمە دەبی لەسەریمانی کەین و پێی سەربەرز بین وەکو ئەو خوشکانێک کە ئێستاوا تێوە گلاون لەو سەردەمەیە ینی پێیان دەرێم خوشچینە بەڕاستی ئەو سەرپۆشانەتان والی مەکەن دووەمینی ئەنی لەو سەردەمی کە ئێستاوە لەو کۆمەڵگای تێداینا بەڕاستی کۆمەلگایەکە ئەو خوشکانە بێ ئاگانە
بەڵام ئێستا لێوێ لێرکوانە پێیان دەرێم ئەگەر دەست بە قورئان دەست بە سونەتەکانەوە بگرن بەڕاستی بە ئاگانە ئێستا ئەو خوشکانێک کە لەو مەولودە و لەو شوێنەوە کۆبووینەوە بەڕاستی دەستخۆشیانی دەکەم کە دەشیان بینم دڵم زۆر پێیان خۆشە لەبەر ئەوەی کە دەبینم بە ئاگانە دەبینم یعنی بەرەو قورئان دێن هەزاران هەزاریوەکە ئەو خوشکانە هەنی ئێستا بێئاگانە و سەر لێ شێواوە دەستخۆشیشیان لێ دەکەم کە ئەو تالاچی و ئەو کۆبوونەوانە دادنین لەو خوشکانە ینی بزانن بە خەڵک بناسێن کە چەند خوشکەک هەیە کۆمەڵێک خوشکەکەنە کە بە ئاگانە و خەڵک بیان بینن بیان ناسن کە سەر لێ شێواونین کە لێرانەیە لەو سیمینارە جوانە کە ئەمنێکی کەم لە تەڵەبەکانی ئێرە بەڕاستی شانازی دەکەم کە ئەمن وەکو کچێک لێرانە پێگەیشتووە بەڕاستی زۆر شت هەبوو کە نەم دەزانێت لێرە فێر بوو دەستەکانیان خۆشبی دەستەکانێکی یەکەی مامۆستایەکانیان دەکوشم بەڕاستی من بە ئەوان بوومە ئەو سارایی ئێستا دەستەکانیان خۆشبی و شتێکی تریش لەسەر ئەو سیمینارە بەڕاستی ئەو سیمینارە ئێمە زۆر هەوڵمادا سیمیناری وەها بکەن ئینشاڵڵا بەردەوامیش دەبین سیمیناری زۆر لەوە باشتریش دەکەین ئەو سیمینارە بۆ ئەو خانمانە زۆر گرینگە بەڕای من هیچ کەسێک لەو سیمینارانە بێبەش نەبێتن حتمما لەسەر سنەتی خوا پێغەمبەرمان دەبێت صلی الله علیه وسلم ئینشاءالله هەموومان ئەو سیمینارانە بەڕاستی یعنی هەرچەند وەسفی ئەو سیمینارانە کەم هێشتا هەر کەمە بەڕاستی ئەو سیمینارە بۆ ئەو خانمانە بۆ ئەو گەنجانە زۆر گرینگە بەڕاستی ئەو سیمینارە ئەمن لە هەر جەیەک سیمینارێکە بوو بێت ئامادە یعنی هەوڵمدا لێ حاضر بوو ئەگەر لە دوورترین شوێنیش بێت دەستەکانیان خۆش بی بەڕاستی سیمیناری ئەوها بەڕای من هیچ کەسێک لێی بێبەش نەبێتن بە هەندێک لە خانەوادەکان دەبەخشێت بە هەندێک سامان وەلبەرون کوڕەکان سەرۆت و سامانی دنیا یعنی جوانی و ڕازاوی دنیا ئەو مەوەدەت و ڕەحمەتێکی خوا باسی کردووە لە قورئاندا وجعل لكم منها دوبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان کۆمەڵێک گەنجی بەتوانە و بەهرەمەند توانیویانە لە پاڵەوانێتێک لە دەرەوەی هەرێم بەشداری بکەن لەم تۆرێمادا بەگشتی باز لە ئەو پاڵەوانێتێک دەکەین کە وەرشی کارەتی تێدا ئەنجام درراوە بزانین تا چەند گەنجانی وڵاتە خولیایان هەیە یاخود دەتوانن لە پاڵەوانەتەکان لە دەروی هەرێمدا بەشداری بکەن وە گرنگی ئەم وەرشەی کاراتی لە خۆی لە چیدا دەبینەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانمان هەریەکە لە بەڕێز کاگۆگر جەمال ڕاهێنەری کاراتی و هەروەها محەممەد جەمال و میرکەریم و محەممەد ئاسۆ یەخوا بەخێر بن سپاس بۆم دەرفەتە بەخێریش بێنەوە سەرکەوتوش سەرکەوتو انشاءالله هیوای ڕۆژێکی جوان و باش بۆ هەموو لایەک بن انشاءالله یەخوا بەخێر کاگۆگر ئەگەر بێمە لای بەڕێزتان دەمەوێت کەمێک باز لەم پاڵەوانەتیە بکەی ئەمە ئێوە چۆنی بەشداریتان کرد یاخود پاڵەوانەتێک خۆی لە چی دەبینێتەوە ئەگەر ئاماژەیەکی پێ بکەیت جارە پێشەمی دەستان خۆش بێت سپاس بۆ ئەم شاشی ئەم کەناڵە جوانەکە ئەم کاتە و ئەم هەلەی ڕەخساندووە بۆ ئێمە کە بتوانین باسی خۆمان یاخود باسی زانستێک هونەرێک بکەین تێدا کە ئەمە خۆی لە خۆیان جۆرێکە لە خزمەتکردن ئێمە چۆن لە ڕووی ئەداکردن و پاڵەوانێتیەوە خزمەت بکەین بەڕێزیشتان لەم ڕێەوە هەر خزمەتەگەێنن پێزانینی تاوامان هەیە ئێمە وەکو من وەکو ڕاهێنەری کاراتی ینی بەختیاری و ئەمانیش کە هەموو یاریزانەکانمان ئێستا بەشدار نەبوون بە 8 یاریزان بووین بە ناوی کاراتیانی بەختیاری بەشداری پاڵەوانێتیەکی گەورەمان کرد کە لەسەر ئاستی عێراق سێیانە بەشدار بوو هەریەک لە یانەکانی بەختیاری و سلێمانی و یانەکەی مامۆستا جیادیش ینی بازیان کە بەکۆیەکی لە کوردستان نوێنەراتی عێراقتان بەڵێ بە ناوی کوردستانەوە و خۆشبەختانە ئاڵای کوردستانیشمان بەرز کردەوە لە کاتی ئەنجام و پاڵەوانێتیەکەیە کۆی هەفتە یاریزان بەشدار بووین لە پاڵەوانێتیەکەیە کە دوانمان وەکو ڕاهێنەر و یاریزانیش بەشدار بووین هەم من هەم مامۆستا جیادی برام کە ئەلحەمدولیلا نەتیجەیەکی زۆر باشمانێنا توانیمان پلەی سێمی 8 وڵاتی جیهانی بەدەست بێنین کە پاڵەوانێتیەکە توانم بڵێم
پاڵەوانێتیەکی گەورە بوو لە بەرەوەی 8 وڵات بەشدار بێت هەر وڵات و لەلایەکەوە بێ حتمما پاڵەوانێتێکی گەورە بێەوە عەدەدی یاریزانەکان کە بەشدار بوون لە پاڵەوانێتیەکە زیاتر لە 500 یاریزان بەشدار بووە لە پاڵەوانێتیەکە. 2 ڕۆژ بە بەردەوامی پاڵەوانێتی کراوە بێ ئیسراحەت تقریبا 16 سعات لەسەر یەک لە 4 ساحەیە یاری کراوە بۆیە پاڵەوانێتیەکی گەورە بوو. لە ڕووی پاڵەوانێتیەوە هەر بۆ معریفەیەکی عامی هەموو کەسێک پاڵەوانێتی کاراتی دابەش ئەبێتە 2 بەشەوە 2 ستایل کە بەشی یەکەمیان کاتایە بەشی دووەمیان کومیتە. بەشی کاتا بریتە لەو حرەکە خەیاڵیانەی کە هەر یاریزانێک لە ناو ساحەکەیە خۆی ئەدایەکات بە تەنیا ئەدایەکات. کومیتیش کە نیزالەکات لای خۆمان بە نیزال مەشهورە ڕوبەڕوو بوونەوە 2 کەسن بەڵێ بەرامبەر یەک لەسەر یەک تەکنیکەکانەداکەن بەم جۆرە پاڵەوانێتیەکانە ڕوا من وەکو خۆم بە کاتا بەشداریم کرد سپاس بەخوای گەورە بە فەزلی خوا توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. کاتا یەک نەفەرەکەیە کە حرەکەکان ئەداکا لە ناو ساحەکەیە بەتەنیا کە ڕۆحی کاراتی مەشهورە ئەو ستایلە لە کاراتیا هەموو بەشەکان لەوە وەرگیراوە بەو جۆرە پاڵەوانێتیەکە ڕێ. دەستان خۆش بێ کاک محەممەد خێر بێنەوە. پاڵەوانێتەکە لە دەرەوەی هەرێمی کوردستان لە کۆمەڵێتیەکە بە بەشداری 8 وڵات بوو لە کەلاردەش لە منتیقی مازەندەران لە شیمالی ئێران. زۆر جوانە لەوێ بەشداری چەند ڕۆژمانەوە لێ تقریبا 5 ڕۆژ بوو. پاڵەوانتی کاراتی شۆتۆکان وایە و ناوەتەوە پاڵەوانتی کاراتی چەندەمین پاڵەوانتی بوو ساڵانە ئەکرێتەوە ساڵی جەک جارەکرێتەوە. ئەو بەشێک ئێمە بەشداریمان کرد لەوێ 4مین پاڵەوانیتی ئەو شارە بوو کە لەو منتیقی کرا بوو لە منتیقی مازەندەران ئەمە 4مین پاڵەوانیتیان بوو. بەڵام وەکو خۆمان کە ئەو بتوڵانی کە دەرەوەمان هەبووە بتوڵی زیاترمان هەبووە هەم من هەم سانسیۆگەر هەم یاریزانەکانی کە هەموو یاریزانەکانی تر یعنی یەکەم پاڵەوانێتیمان نییە لە دەروی وڵات. ئەو پاڵەوانێتە ساڵانە کرێتەوە مەسەلەن چەند ساڵ جارێک کرێتەوە تقریبا هەموو ساڵێکە کرێتەوە ساڵانە هەموو ساڵ. لەوێت چۆنی تەمرینتان ئەنجام دەدا چۆن بەشدارە بوون ڕۆژانە چۆن دابەشە کرا کاتێکە ئەو بەشدار لەو پاڵەوانێت. ئێمە پێش پاڵەوانێتیەکە الحمدلله بە یارمەتی سانسی جێگر کە ئێستا خۆی لێرە نییە کە پاڵپشتێکی زۆر بوو بۆ ئێمە هەم مدەڕیبی یەکەمیشمانە و هەم براگەورەشمانە لەوێ تقریبا مانگێک پێش مانگ و نیوێک پێش ئەوەی کە پاڵەوانێتەکە بکرێت لە معسکەرمان کردەوە یعنی چۆن لێ تەدریبی معسکەری خۆمان هەبوو بۆ پێش پاڵەوانێتیەکە باشە یعنی ئێمە بە تەمرینی کاملەوە هەم لە کاتا هەم لە قیتال تەمرینێکی تەواومان کردووە ئەنجاوکە ڕۆشونەتە ئەوێ لەوێ یعنی مەجای ئەومان نییە بڵین تەمرینێکی تر بکەینەوە پێش پاڵەوانێتیەکە هەم ناشبێت بکرێت بەڵام کە ڕۆشتینە ئەوێ یەکسەر داغڵ بووین ینی ڕۆژێکی عرضکرد نەدەێت پێشتر خۆدا ئامادە کرد خۆمان ئامادە کرد چین لای کاک بیر بەخێر بێت. زۆر سپاس. یەکەم جارێ بەشداری بکەی لە پاڵەوانەتی لە پاڵەوانێتی دەرەوەی وڵاتە بەڵێ بەڵام لە پاڵەوانێتەکانی کوردستان و عێراق چەند جارێک تریشدا بەشداریم کردووە. لەسەر چ پێوەرێک لە نێو یاریزانەکانی دیکە بەڕێستان هەڵبژێران ئیتر بەپێی مستەوای خۆتە ئیتر هەر قایە و چەند یاریزانێک هەڵبژێرە بۆی بچێ بۆ پاڵەوانێتی تر لەوە هەڵبژێرن. باش سەرکەوتوو بن کاک محەممەدێکی ترمانەیە محەممەد ئاسۆ خێر بێتەوە کاک محەممەد سەلامت پیرۆز بێ قەینام سا لەو سەرەوە پرسم ئادەی زانم تۆ پاڵەوانتەکەت بە کێشە گەر پۆمان باسکەم لە چ وەزنێک دابەزن لە وەزنی خۆت چەندەم بوویت. من سەر و 21 ساڵ بەشداریم کرد لە زاید 65 لە توانین وەسەر ئاستی ئەو چەند کۆمەڵاریزانی کە بەشدارم تیا لە فقەکەی خۆمانە توانی پرێسی ئەمە دەست بێنم. ماشەڵڵا پیرۆز یەکەم جارت بوو تۆش لە دەروی وڵات پاڵام یەکەم جارە بوو ناوخۆ بەشداری سلێمانی هەولێر کەرکووک. هەست بە چ جیاوازێک کرد چنێک گرنگەم پاڵپشتێکی باشە بۆ یاریزانان لە دەرەوە بەشداری پاڵەوانێتی پاڵپشتێکی زۆر باشە بواری مستەوای خۆشمان توڵە ئەبینین بۆ یاریکردن زۆر باشە بخۆ زۆر باشە کاگۆگر ئەم کاسە هەر لێ بەدەستانێنا بەڵێ عادەتەن کاتێکە پاڵانێتی تەواو بێ ئەنجامەکان دیاریەکرێن ئیتر بە کۆی گشتی ئەنجامەکان لێکە درێتەوە بە پێی دەرەجەکان ئەنجامەکان پلەبەندی دیاریەکرێت ئیتر ئێمە بە هەر سەیانەکە ئەو سەیانەی کە بەشداریمان کرد توانیمان پلەی سێمی بەدەست بێنین لە چەند یانەیە لە وەکو یانەکان زۆر بوون بۆ نمونە هەر ئێران خۆی
ئەوەنە یانە بەشداری تیا کردبوو زۆر بوو بەڵام لەسەر ئاستی وڵات هەشت وڵات بوو بەڵام لە ڕوویانەوە زۆرتر بوو ئێستا ئەرمینیا یەکێ بوو لە وڵاتانەی کە لە بەشی مناڵانە مناڵی زۆری هێنا بوو ئێمە مناڵی زۆر پاڵەوانمان هەیە کە نەمانتوانی بیبین لەبەر دووری شوێنەکە بێ یاخود لەبەر گرفتی مەسئولیات تەنانەت ئێمە لەوێ یەکێک لە گرفتەکانی تووشمانە بوو وەکو خۆمان من لەوێ وەکو خۆم هەم ڕاهێنەر بووم هەم یاریزان بوو هەم یعنی تەنانەت کاتێکە نزیکی بتوڵەکەی کاتی خۆم هات کە بەشداری پاڵەوانێتیەکە بکەم لەگەڵ یاریزان ئاوەستا بووم لە ساحەی کترا من تەجیعی یاریزان مەکرد لە پڕێکانایی خۆم خوێنرایەوە دووبارە بڕۆم یاری بکەم یعنی ئەمە بۆ ڕاهێنەر قورسترە تا یاریزان بەس یارێکی خۆیە کات و کۆتایی پێێنێ بەس ڕاهێنەر خەریکی ناوەکانە خەریکی ئیداریە خەریکی یاریزانەکانە نەکرد من ڕاهێنەرەکانی تریش بۆ جۆرە بوون لەبەرەوەی شاندەکەمان کەسی تایبەتمان لەگەڵا نەبوو بۆ ئیداری بۆ هەمی کۆت بووە سەر خۆمان کاک جیهاد کاک هێرش کاک هێنەر لێرەوە سڵاومێ بۆیان و لە پێش ئەویشی کە بڕۆین لێرەوە بە ئامادە باشێکی زۆر باشەوە ڕۆشتین وەکو خۆمان هەرچەنە وەکو ڕاهێنەر کەمتر ئێمە دەرفەتمانە بوو بەڵام لە ڕووی یاریزانەوە سانسێ جێگرکەیەکێکە لە ڕاهێنەرەکانمان لە ڕاهێنەری سەرەکیمانە ئەو زۆر هاوکاری کردین یارمەتیان هەم بۆ یاریزانەکان بەدایمی لەگەڵیان بوو و لە هەمووی جوانترەوە بوو بەلامانەوە کاتێکە لە پاڵەوانێتیەکە هاتینەوە هاتن بەرەو ڕووماناتن بە گوڵەوە بەڕێزێنانێکەوە ئەمە بۆ ئێمە تەنجیعێکی زۆر گەورەتر بوو من باوکم لە کاتێکە هاتمەوە بینیم بە گوڵەوە هاتووە بۆ سەردانیکردنم ئەمە زۆر یانگیری خێزان گرنگترین شانازی بوو بەلامەوە یعنی بڕواکە لە خودی پاڵەوانێتیەکە لام گرنگتر بوو وەکو شخص بەڕێزش باس لە کاتادا بەزی بووی لەویش پلەبەندیە کرێ ینی ئاستی بەڕێزت چەند وەکو شخص بەڵێ من لە پاڵەوانێتیەکە ئاستی یەکەمم بەدەستێنا پلەی یەکەمم هێنا سپاس بۆ خۆی گەورە ئیتر بە چەندیاریەک سەرکەوتم بۆ ئەو پلەیە لەسەر چ پێوەرێک یەکەم و دۆمەکان دیارەکرا بەڵێ لە ڕووی نیزالەوە کۆمیتیانیەوەی کە بە ئام یاریزانەکان بەشداریان کرد ئەمانە دو یاریزان بەرامبەر یەک یاریەکەن هەر دو یاریزانە یاریەکەن بە دەوریانە بە ئیتارێک 5 حەکەم دانیشتووە 5 داوەر دانیشتووە کە چواریان بڕیار ئێن لەسەر خاڵگرتن هەر یەکێک لەمانە پشتێنێکی بەستووە شینیان سوور ئەم دوو پشتێنە بۆیان هەیە بیبەستن ئەم چوار حەکەمیش کە دانیشتون یەکی دوو ئاڵایان پێ سووریان شین ئیتر لە ڕێی ئەو خاڵێکی ئیگرن لە ڕێی ئاڵاکەی دەستیانەوە خاڵەکەیان و حەکەمەکەی ناوەڕاست ئیعازەکایە بەڵام کاتا چونکە هەر خۆی لە ناوەیە حرەکاتەکانەکە هەر 5 حەکەمەکە دانیشن ئیتر کە ئەم تەوابێ یاریزانی دووەم دواترە ڕاتە ناو فۆرمەکەی لێکەیاتەوە 5 حەکەمەکە هەڵسەنگاندنەکەن و دووبارە بەپی پشتێنەکە ئاڵاکە بەرزەکەنەوە ئیترەگەر بۆ نمونە من پشتێن مسوور ببێت لە یاریەکە کاتێکە یاریەکەم تەوابێ ئەو شین و سووری پێ ئەگەر سێ ئاڵا یاخود زیاتر سوور بێت ئەوە لەو کاتەیە من ئەمە براوی پاڵەوانێتیەکە و بە پێچوانە زۆر باشە پرسیارمانەوێت دوای لەسەر پشتێنەکان بەس بزانم کاک محەممەد جەمال تۆ لە وەزن نازانگە هەڵە نەبێ نازم وایە لە وەزنی خۆت لە وەزنی خۆمان سێم بووم یاریەکە من بردەوە و یاری دۆمیشم بردەوە و یاری سێم بە یاریزای منتەخەبی ئێران دۆڕم بە فەرقی خاڵێکیش پێ دۆڕم هەرسێمیش لە کۆی 500 کەس لەو پاڵەوانێتی گەورە دەستاوانی کوێ بوون وڵاتەکانی کوێ بوون وڵاتەکانی کە کوێ بوون کە بەشدار وڵاتەکانی کەونی بیرم بێ ئەرمینیا بوو رووسیا بوو ئێران خۆی بوو ئازەربایجان بوو پاکستان بوو تاجیکستان بوو ئازانم ئەفغانستانیش بوو کاک میرئەی تۆ پلەت لە کێشی باڵێن لەو مەرحەلەی خۆت لە کێشی بەسەگەر مایکەکە نزیک لە کێشی زاید 55 جاریم کردو توانین پلەی سێم بەدەست بێن تەمەنەکە ژەرە بێت یەک تەمەندوانیە بەڵێ لەگەڵ تەمەنی خۆت هاوە تەمەنەکە دیارەکرێ بۆ نمونە 19 و 20 بەریەکەکەون یان 14 بەریەکەکەون بەڵام لەم وەزنەیە بەریەکەکەون خوار و 60 بۆ پێ یعنی تقریبا نزیکە بن لە یەکەوە کاک محەممەد یعنی یان
بەگشتی هەمووتان توانم حەزەکەم سەرنجتان هەبێت لە سەرم پرسیارم بەڕاستی ئێوە کەتیبێکن لێرەوە ئەڕۆن ینی بەراوردی خۆتان بۆ تیمانەی تربوون ئەوەی بیست بێت مازانێ ئەڵێ رووسیا زۆر گرنگی بە تایبەت ئەم یاریانە ئەدا بە تیمی باشەوە بە ڕاهێنەری زۆرەوە بە پشتیوانیەکی مادی زۆرەوە بە جلوبەرگی گرانبەها کوالیتی بەرزەوە لەگەڵیانە بێ ئەیانێرێتە دەرەوە مەسەڵەن ڕەنگە نادیەکانی ئێمە بێ نازانە بڕۆن و بەڵام بۆ هەموو دەستکەوتەشەوە بێنەوە چەند گرنگ بوو ئەگەر پشتیوانیەکی زۆر باشی هیچ نایاسایی و معنەوی لەگەڵ تیمەکانی کوردستان هەبێ بچنە دەرەوە ڕەنگە نەتیجەکان زۆر زیاتر و باشتریش بن. زۆر ڕاستە ئێمە وەکو ئەم پاڵانێتیان هەر پاڵانێتێکی تر کە بەشدارە بین لایانی یەکەم کە بۆمان گرنگە بەجددی لایانی مادیە تۆ کاتێکە لایانی مادیت باش بێ کۆمەڵی هیلاک بوو نەگەڕێتەوە بۆت کۆمەڵێ ینی گرفتەکانت چارە سەرەکرێ بۆن منە من 24 سعات یاخود زیاتر لە ناو پاسا بووم بە پاسڕۆیم بۆ دەروونە هیلاکە بۆ جەستە هیلاکەوە کە ناسازە نە ئامادەیە بۆ پاڵەوانێتی بۆ هیلاکە گەیشتومەتەوە لەوێ یەڵە ئامادە بە بۆ پاڵەوانێتی ئەمە قورسترە لە من بۆ کەسێک کە بە فڕۆکە هاتووە لێەوە یاخود بە مادیەکی زۆر باشەوە و ئێمە لەسەر حسابی خۆمان ڕۆشتین وەکو پاڵەوانێتیەکە تەنان لەوانەیە یاریزان هەبێ توانای ئەو بڕەپارەی نەبووە کە بیات بۆیە نەیتوانیەوە بەشدار بێت لە پاڵەوانێتیەکە بودجەی خۆتان لەسەر بەڵێ لەسەر هەمووی لەسەر هی خۆمان بووە وەکو لایانی ئیتیحاد بەڕاستی لایانی ئیتیحاد زۆر هاوکارە زۆر باشن زۆر پاڵپشتن بۆ ئێمە هەر یەک لە مامۆساریان کە ڕئیس ئیتیحادی سلێمانیە کاک سالار کە سکرتێرە مامۆسا کارزان کە ڕئیس ئیتیحادی کوردستانە بەڵام ئەمانیشیانی لە کۆتایە بودجەیان دیاری کراوە یعنی ئەو پەڕی ئەتوانن لایانی معنەویت بەرزکەنەوە لەگەڵ تابن هەوڵی زۆرێن بۆ تەنانەت بۆ سپۆنسەرکردن مامۆسا ئاریان خۆی زۆر هەوڵیە بۆ ئەوەی کە سپۆنسەرێک پیاکە بۆ هەموو یاریزانەکان بەسە کۆتایە نەتوان لادابین بکرێ ئەمانە زۆر کەلێن دروستەکە بۆ یاریزان وە زۆریەتی پاڵەوانێتیش ینی دیقەت بە ئێمە ئەم پاڵەوانێتیەمان کرد لەوانەیە نەتوانین مانێکتر بەشداربین لە پاڵەوانێتیەکیوە لەبەر بڕی پارەکەی یاخود دووریەکەی بەس هەرو یاریزانی کە بەر محەممەد کەوت یەکێکە لە بەتەڵەکانی عالم کە سێمی جیهانی بەدەستێنەوە بە جیاوازی یەک خاڵ بەم دۆڕە ئێستا هەرکە ئێمە هاتووینەتەوە لە ماوەی ئەم دوو هەفتەیە ئەو دوو پاڵەوانێتی تری کردو دوو پاڵەوانێتی تری بەش ئەنجامیەوە ئەمە زۆر فەرقیە لەگەڵ ئێمەیە کە پاڵەوانێتیمان کەمتر زۆر باشە کاک محەممەد ئاماژەی بکی بەو مەدالیانە ئەمانە لەسەر چ پێوەرێکە پێمان بۆی تۆ برۆنزەوەیە بەڵێ من برۆنزە برۆنز سێمە گۆڵمانەیە گۆڵ یەکەمە تێمە لەسەر ئاستی خۆمانەکە یەکەم و دووەم سێم ئەمە دەرانە وەرەگرین شادەکانی شەر هەماشر لەسەری نووسراوە بابا بچمە سەر پرسیاری پشتیوانەکەەوەی تۆ سوورە پشتیوانەکە من سوورە ئەمە ینی خەتەرتریان هێشتا ماوتە ئەم پشتێنی سوور و شین ئێم بۆ توڵە بەکارێنین بۆی جیاکەنەوە یاریزانەکان بەزۆک و پشتێنی خۆمان ڕەشە پشتێنی خۆتان ڕەشە وڵا هەرمانکێکە لای توێ بە ئەوەش بپرسمەوە بۆن منە تۆ یەکەم جار دوو بەشداری پاڵەوانێتێکی وا بکەی ینی پێش پاڵەوانێتێکە و دوای پاڵەوانێتێکە ئەوەی هەر بۆ ماوەکە ماوە حەڤە ڕۆژە چەند ڕۆژە لەوێ بوون وەکو یاریزانێک بەشداری لە پاڵەوانێک کردووە چەندێک ئەزمون دووەرگرتووە ئەگەر لە ساڵێکا 4-5 پاڵەوانێتی وا بکەی لە کۆتایە چی لە تۆیە خۆت هەست بە گۆڕانکاری کرد بەڵێ گرنگە ینی بەشدار بووی زۆر وەڵا یان تۆ ساکە کە ئەچی بۆوێ ئەگە خۆشە هەر یاری نەکەیت سێری پتوڵەکە ئەەکەیت وەکو خۆت چاوکرانوەیەکە بۆ خۆت جوان ڕاستە لە ئێستادا کاگۆگر هیچ پاڵەوانێتێکی دیکە هەیە یان ئێوە ئاگادار بن لە دەرەوەی وڵات ئەنجام بدرێت بتوانن لە ڕێگەی حکوومەتەوە ینی سەردانی لایەنەکانی پێوەنددار بکەن و هاوکارتان بتوان لە پاڵەوانێتەکانی دیکەیە بەشدان بڕاوکە زۆرێک لەو بەرپرسانە من دڵنیام کە بەشێکی زۆریان حەز بەوە بابەتی وەرشی بکەن بەهۆی لەوانەیە کەمتەرخەمی ئێتیحاد و ئەوانەوە بێ کە نازان ینی ئاگادارین و بەرپرسانە ئاگاداری ئەم جۆرە پاڵەوانەتی و ئەم سەرکەوتنی گەنجانی ئەگەر بزانن ئەین لەوانەیە هاوکاری بن بە شوازی لە شوازەکان کە بتانگەێن بە پاڵەوانەتی دیکە وڵی لە ڕووی پاڵەوانێتیەوە پاڵەوانێتی زۆرە لە دەروی وڵات پاڵەوانی تۆ چەند وڵاتێکت هەیە کە بەردەوام لەمانەیە پاڵەوانێتیەکرێ لە ئازەربایجان بێ لە تورکیا بێ لە ئێران بێ هەر یەک لەمانە پاڵەوانێتیەکرێ بەس بە پێچوانەوە ئوستاز بڕواکە یعنی کەمترین سپۆنسەر هەیە بۆ کاراتی
کەمترین یارمەتیدان هەیە بۆ کاراتی منەوەی ئاگادار بم وەشتی دیکە زۆرە بەس طبعا لە بەداخەوە لە کاتێکە وڵاتێک لایەنی معریفە و سەقافەتی نزمە بێ شتە نزمەکان گەورەکرێت شتە گەورەکانە بێ بچوک بکرێتەوە ئەگەرنا وەکو لایەنی ئیتیحاد بڕواکە من خۆم لە نزیکەوە ئاگادارم لەگەڵ کاگاریانە زۆر تێکەڵیشم ئەو پەڕی هەوڵی خۆی ئەیە یعنی ئەو پەڕی هەوڵی خۆیەوە ئەو پەڕی ئەوە ئەکا کە سپۆنسەر پێیاکە زیاتر لە یەک هەفتە ئاگادارم کە خەریک بوو بۆ دۆزینەوەی سپۆنسەر لە ڕێی حیزب بوو لە ڕێی بەرپرسیوانەوە کۆمەڵێ وعد و کۆمەڵی ئەویش درا و لە ئاخیران نەکراتەنە ئێمە کێشەی جیاواز و ئەوەمانە بوو هەنێکی لەو بۆ خێراییە تازە ناکرایەوە کاتەکەی یعنی ئەڕۆی بەسەرچویەکێ لەوانە محەممەد بوو کە نەیەتوانی بەژیاری بکە بۆیە ناچار ڕۆیوە بە VIP جیاوازەکەی کردو کە بڕێ پاری زیاتری فیاوە لەوە و ئەویش هێشتا بە واستە کراوە هێشتا مامۆساریان خۆی لە ڕێی ئیتیحادەوە داوای کردو تەلەفۆن و تەڵەبی کردو تا فریاب کۆن با پاڵانێتی ئەم گەنجە نەفەوتێ بە چەندێکە خۆی حازرەکە هاوکارن وەکو هاوکاری هاوکارن ناتوانین نکۆڵی لێ بکەین بەڵام وەکو لایەنی بەرپرسولانی مادی و ئەوانەوە خراپە ئەویشە دەسەڵاتی ئیتیحادانێ بڕی بودجێوانیش دیاری کراوە کاک میربا منیش هەمان پرسیارەکەی کاک محەممەد یانێ گرنگی پاڵەوانەتی تۆ هەستت کرد هیچ گاوازیەکە بوو لە پاڵەوانتەکانی ناوخۆ لە دەرەوە ینی خۆش ئەگەر سفادەی لەکەن چەند جار ساڵانە بەشداری پاڵەوانەتی بکەن خۆی پاڵەوانەتی لە چاو تەمرینا زۆر باشترە بۆ تۆ چونکە ئەو خیبرانی کە تۆی بینی لە پاڵەوانێکی لە یاریزانە جیاجیاکان یانی چۆن بڵێ لەوانەیە بە چوار تەمرین ئیسفادەی پاڵەوانێتی یەک نەگەی جا چ جایەوەی کە تۆ لە دەرەوەی وڵات بێ پاڵەوانێتیەکە لە چەند وڵاتەوە یاریزانی تر بەشداریەکە ئیتر خیبرەشتی زۆر باشتر وەرەگری لە چاو تەمرینی ئاساییە زۆر باشەوانیش وڵاتانی تریشە بینێت ئەو پرسیارە لە کاک محەممەد بکەم بینین یاریزانانی دەرەوە ینی ئەو ئەزمونانی ئەوان ینی چی نوێتان بەدی کرد کە بێنەوە بڵێن ئەوان وابوون پێویستی ئێمەش بەم شازە بکەین خۆی لە هەموو بتوڵەیەکە لە ناوخۆ لە دەرەوەش من بەشداری بتوڵی دەرەوەم کردووە ینی تەجروبەیەکی زیاترم هەیە من تقریبی 2 ساڵ لەسەر یەک لە ئێران و لە ئەرمینیاش نەتیجەم هێنا ینی ئەم ستایلانی کە تۆ لە بتوڵی دەرەوە ئەیبینیت زۆری فەرقە لەگەڵ ناوە ینی ئێمە لە ناو خۆمانە ینی لە کوردستانە ئەگەر لە بتوڵەیەک بکرێتەوە یا لە عێراق بتوڵەیە بکرێتەوە لە ساڵێک بۆ ساڵێکە لە وەزنێکە ئەگەر یاریزانی دوو یاریزانی تیابێنی ناسی چکە هەمومان یەکتریە ناسین هەمومان ستایل یەکە زانین یاریمان لەگەڵ یەکا کردووە باشە بەڵام کە تۆ ئەچیتە دەرەوە لانی کەم لاچە 50 ستایل ببینیت ئەوەشی کە بێجگەلوی کە بەرت ئەەکەوێت ئەوەشی کە بەردەکەوێت ئەو خیبرەیەکی زۆر زیاترە طبعا حماسێکی زیاتریش هەیە ئێستاکە یەیتەوە یعنی لە دوای بتوڵەکە ئێمە بێجگە لە تەمرینی خۆمان تەمرینی ئیزافەشمان هەبوو ئەوان لەوێ هەندریان هەبوو یاریزانەکان طبعا هەموو وڵاتانە هەندری خۆیان هەبوو خاصەتەن ئێران چکە لە بتوڵەکە لە ئێران بوو صحی خۆیان ئێمەش هەندری یعنی هەر خۆمان لە ناو خۆمان نابووین بەڵام طبعا هاوارێکی ئێمە سەد بەڕامبەری ئەوانە چکە ئێمە برایەتیمان هەیە ئێمە خێزانێکین بەیەکەوە دەستان خۆش بێ وەڵام مامۆستا وەگەر من پرسیارێک مێ نازانم تا چەندێک زانستیە لە ڕووی با بڵێن هوەری کاراتیەوە کۆمەڵێک زانستەیە کەشف بوون واتە دانراون تۆی خوێنیتەوە بۆمە زانستی پزیشکی لە زۆربەی جیهانە هەر هەمان زانستە هەرکەیەکی بە فۆرمی وڵاتەکە خۆی یا بە زمانی وڵاتەکەی خۆی خوێنێ کاراتیش ناغەکەی و سەرچاوەکەی دیارە یابانە هیچ کورداندنێکتان کردووە بۆ تەکنیکی ئەو شێوانی کە وەرتان گرتویان ئەتوانین بڵێن هەر وڵاتێک جۆرێک لە جۆرەکان کۆمەڵێک ستایلی خۆی هەبوو بێ ئێوە توانیتانە مەسەلەن لە کاراتیشا کۆمەڵێک تەکنیک بکەن کە خۆی خۆتان بێ نەک ئەو عیلمە کەشف بووی کە ڕەنگە لە کتێبەکانە هەبێ ئێمە لە ڕووی کاراتیەوە جارێک کابێ بگەڕێنەوە بۆ مەسادری کاراتی کە کاراتی ژاپۆنیە کە لەوێەوە دروست بۆ بڵاو بۆ تۆ کە خۆی وەکو پێشتر شانشینی ئۆکیناوایە شانشینی ڕووکی و ئەوانە بابەتەکە زۆرە لەگرێ بەڵام لەسەر ئەگەر تیشێک بکەینە سەر ئەوە ئێمە لە ڕووی مەسدەرەوە ژاپۆنیە تەنانەت نەک خودی تەکنیک ئێمە عورفی کاراتیش لە هەموو وڵاتانە عورفی ژاپۆنی وەرگرتووە تەنها ئێمە سڵاوکردن بە سڵاوی خۆمان ناکەین لە ناو هۆڵە بە سڵاوکردنی ئەوانێکین
دەستەواژەکانمان کە بەکارێنین هەمووی هی ئەوانە بەکارێنی ئەمە بۆ زیینوی خودی عیلمەکەی وەکو بنەماکان تەکنیکە سەرەکیەکان بەشەکان ئەمە هیچ کەسێک و هیچ وڵاتێک ناتوانێت دەستکاری بکات لەبەری بە شێوەیەک لەسەر ئەساسی زانستدا ڕێژراوە کە دەمارگیریش لە کۆتایە بۆ تێکیانی زانستێک بۆ کردنە سەر توخمی خۆت وڵاتی خۆت ئەما بێتەوە شتێکی نازانستی هەبووە لە جیهانایان لە پڵتووڵەکانە بینیوتان حاڵەتی وە هەبێ وڵاتێک شتێکی وەک پێتەڵم لە ڕووی تەکنیکەوە ئەمە دەستکاری ناکرێ بە جۆرە بەڵام ئێمە شتێکی ترمان هەیە وەسیلەی گەیاندنی تەکنیکمانەیە و تاکتیکمان هەیە ئەم دوو شتە فەرقیە لەگەڵ خودی تەکنیکەکە بۆ نمونە ئێمە لە کاراتیە ئوزوکیمانێ ئوزوکی لەوەتەی کاراتیە ئەم حرەکەیە هەر بووە و هەر ئەبێت و یەک جۆرە بەڵام وڵاتێک ئەتوانێت بە شێوازێکی تر بەکاری بێنێ وڵاتێک ئەتوانێت بە شێوازێکی تر بیگەێنێ و ئەوەی کە هەنێک دەستکاری تایە بکرێت ئەوی شەڕووی جوزئیاتەوە نەک لە کولی تەکنیکەکەیە تەکنیکی نیزالە تەکنیکی کومیتەیە ئەوەی کە دوودوو بەرامبەر یەک یاریەکەن ئەم تەکنیکانە ئەتوانین جۆرێک لە فێڵی تایە بەکاربێنین جۆرێک لە تاکتیکی بەکاربێنی تایە بەڵام خودی تەکنیکەکە ناتوانرێت دەستکاری بکرێت لەبەرەوەی کاراتی کە ئێمە شانازی پێوەکەین هۆکارەکەیەوێ لەسەر بناغی زانستدا ڕێژراوە کاتێکە لەسەر بناغی زانستیشدا ڕێژرا بێت ناتوانانی تۆ تێکی بیت بیگۆڕیت زۆر بە شما ساهۆگر دەرفەتمان نەماوە ئەگەر شتێکی دیکە تەما بێ ئاماژەمان پێ نەکرد بێت پێتان خۆش ئاماژەی پێ بکەن وەڵام من زۆر خۆشحاڵیم هەیە زۆر دەستخۆشیم هەیە هەم بۆ بەڕێستان هەم بۆ بەڕێزانەی کە لە دوای هاتنەوەمان لە پاڵانێتیەکە لە ڕووی ئەعلام و ئەوانەوە کە دەسەڵاتی چوارەمە پەیوەندیان پێوە کردوین و ئەیانەوێ ئەوە بگەێنین لای ئێمە هەنێک شت هەیە زۆر گەورەیە ئەویش لایەنە لایانی مرۆڤایەتیە لایانی ڕۆحیە لایەنێکی دەرونیە کە بۆمان سازەکەن کە بۆمان بەرزەکەنەوە لەوانەیە لە ڕووی مادیەوە ئێمە لە ڕووی وڵاتانەوە خواردتر بین یاخود ئەسمان زۆر نسم بێ هاوکاریمان نەبێ بەس وەکو وتم ئێمە تێکەڵیکی باشترمانەیە تەنان من هەرخۆم کە ڕۆشتمەوە بۆ زانکۆ هەمووی بەدەستخۆشێکی گەورەوە ئاهاتن بۆ لە مامۆساکانم ماڵۆمان خێزانەکەم هەستەکەم ئەمە زۆر گەورەیە با لە ڕووی مادیشەوە کەس بێ ئێمە لایەنێکی ڕۆحی بەرزترمانەیە و هیوادارین لە داهاتووی شازیاتر گرنگی پێ بدرێ بەم لێریشەوە زۆر سڵاو و ڕێزمەیە بۆ جەنابی باوکم کە خێزانەکەمان بۆیە بۆی دەستی خۆش بێ دەستی ماچەکەین کە توانێتی پشتیوانی ئەو لەوەیە معریفەتی ئەو لەوەیە کە لە پاڵەوانێتیە کە سەر ناکەوم ئەڕۆمەوە پێش هەمووی دەستخۆشیم لێکاڵەیە بەشداریکردنەکەت خۆی لە خۆیان گەورەیەوە بە سەرکەوتنیشم دوو ئەوەی تر تەرجیعمەکە جێگیری برایشم باماشێ ئێوەی عزیزی ژەخوا بەخێر بێن سەرکەوتوو بن ئیشەڵا خۆشحاڵتان کردین دەستان خۆش بێ کاکە میر کاکە محەممەدەکان و ماوەستاوەگر ئیشەڵا جێگەی شانازیم وڵی دانیا من ئەمێ لە کۆتاییەوە بڵێم تۆ سەری گەنجانی وڵاتی ئەمە کە چەند دڵساف و پاکن بە جوانی پاڵاوانتیەک لەسەر گیفانی خۆیان ئەڕۆن ئاڵاکەی کوردستان لەبیر ناکەن بەڵام بەداخەوە دەیان بەرپرسی گەوری ئەم هەرێمە بینین بە پارەی ئەم هەرێمە و تەنانەت بۆ ئۆتۆمۆبیل و فڕۆکەی ئەم هەرێمە سەردانی وڵاتانی دەرەوەکەن هەموو شتێک لەگەڵ خۆیانە بن تەنها ئاڵاکەی کوردستان نەبێ زۆر سپاس بۆ ئێوەی عزیز بەخێر بن دووبارە بڵازان خۆشەویستان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتان بەخێر بن یاخوا تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە
خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە هەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وڵایزان لە بەشی کۆتایی پرۆگرامەکەمان باس لە ئەپلیکیشنێک دەکەین بە ناوی ئەپلیکیشنی ڕێنیشان کە ئەمە ئەپلیکیشنە هاوکارمانە بێ بۆ دۆزینەوەی کۆمەڵێکی ناونیشانی شوێنە گرنگەکان کە ڕەنگە ڕۆژانە خەڵکانێک پێویستی پێبێ بە میوانداری زۆر بەڕێز کاکتوانە ئەحمەد خاوەنی ئەپلیکیشنی ڕێنیشان. کاکتوانە زۆر بەخێر بێن. خوا بەخێر بێن. با ئەپلیکیشنی ڕێنیشان باشتر بناسین یاخود بزانین ئەپلیکیشنەکە ئەم فکرەیە لەکوێوە بۆ هات وەروەها چۆن ئەم فکرەیە وای کردیانی بتانی بە جۆرێک لە جۆرەکان ئەپلیکیشنێک دروست بکەی بۆ ئەوی بتانی ناونیشانەکانی تێدا دابنرێ یاخود ڕەنگە ئەو پرسیارش بێتە پێشۆدانیان ئایا هەر بەڕاستی هێشتا شارەکانمان ئەوەنە گەورە بوون شوێنەکان ئەوەنە زۆر بوون کە پێویستمان بە ماوەسە لەگەڵیشیدا خۆشبەختانە کۆمەڵی ئەپلیکیشنی زۆر باشەیە کە سوودێکی زۆر باشی هەیە ینی خەڵک دەتوانێت سوودیان لێ بینەمە ژێکێکە لەوانەیە کە ئاسانکارێکی زۆر باشی کردووە. زۆر ڕاستە کاتە کاکتوانە ئەم فکرێت لەکوێوە بۆ هات چۆن بۆ هات پێویستمان بەڕاستی بۆ ئەپلیکیشن هەیە؟ زۆر سپاسانەکەم دانی باش خۆ سەرەتا من کوردێکم ئاشنا بووم بە کوردێک لە وڵاتی یابان باسیەوەیەک لە شەقامەکانی وڵاتی یابان شاشەیەک هەیە ستانلی دیسپلی لەسەر شاشەکان وەکو ئایپاتێکی گەورە لەسەر شقامەکان دانراوە کاتێک گەشتیاران نەچنە ئەوێ بە شێوەی دەست لەمسی شاشەکەکەن نزیکترین ڕێستۆرانت و هۆتێل و ئەو پێداویستیە گشتیانی کە لە وڵاتەکایە هەیە بتوان بە ئاسانترین شێوە بیدۆزنەوە و سەردانیکەن بۆ هی زۆری بیناکان و بەرزی باڵەخانەکان ئەو شوێنانە کەس نایەندۆزێتەوە بۆیە لێ گەشتیاران توان بە دەستلێدانم شاشەیە بزان چەند هۆتێل هەیە کامیان نزیکە و شوێنەکانی تر شوێن یاری مناڵان و باخەکان و ئەو شار یاریەکان بۆیە لێ منش وردەوردا بیرۆکەی ئەوکم بۆ هات کە ئەمە شتێکی وامان هەبێ سەرەتا لە ڕێی وێبسایتی ڕێنیشان.com دەستمان پێکرد پاشان پێویستمان بوو بەوەی دوای پێشکەوتنی موبایل زیاتر بڵاو بۆ پێویستمان بۆ بوو ئەپلیکیشنی بۆ دروستکەین بۆی هاتین بە ناوی ڕێنیشان ئەپلیکیشنەکەمان دروست کرد. ئاپلیکیشنی ڕێنیشان دەرە بۆ هەموو خەڵکی کوردستان لە هەموو شارەکان کاتێک تۆ ئەپلیکیشنەکەیتەوە بە هاوڵاتیە لە چیت پێویستە بۆ نمونە بواری تەندروستی پێویستە کاتێکە دەچیتنەوە بواری تەندروستیەوە بێتەڵە چ شتێکی بواری تەندروستی پێویستە دەرمانخانە یا پزیشکی منداڵ یاخۆ پزیشکی هەناوی کاتێک دەچیتە ناو بەشی پزیشکی هەناویە هەموو پزیشکەکانی هەناوی شاری سلێمانی تێدایە هەریکی کامکەیتەوە ڕقم تەلەفۆن و عینوان و ناونیشان و تەنانەت بە GPS ئەتوانی لە دەروی شار پێشتر اختیاری پارێزگاکەکەی ئەکری بڵێ هەولێریشی تێدایە هەموو شارەکانی تری تێدایە لە سلێمانیا زۆر ناونیشانێکی زۆر زۆری تیا و چالاکە بێتر بەکردنەوەی پرۆفایلی پزیشکەکە دەتوانیت هەموو شتێک لەسەر زانیاری وەرگی لەسەر پزیشکەکە بۆ شوێنە گەشتیارەکانش بە هەمان شێوە ڕێستۆرانتەکان بە هەمان شێوە هۆتێلەکان ئەمە ئاسانکارێکی زۆر زۆر باشە هەم بۆ خەڵکی لۆکاڵی دانوشتی شارەکان هەم بۆ گەشتیاران یعنی تۆ توانی بەداوەزانی ئەپلیکیشنەکە دایان هزار ڕقم تەلەفۆن و عینوان دایمە لە بەردەستا بێ زۆر ڕاستە ماوەی چەندێکە ئەم ئەپلیکیشنە ئەنی چۆتە نێو خەڵکەوە ئێمە لە ساڵی 2010ەوە ئەپلیکیشنی ڕێنیشانمان لە سیستەمی ئەندروید و iOS بڵاو کردوەوە هەتا ئێستا بەردەوامین باشە من بۆ دام لە بەرداڵای زۆر زۆر سوودم نبینێ بۆیە پێم خۆش وار زیاتر گفتوگوی لەسەر ئێوە چۆن دەتوانن ئەو شوێنانە وەربگرن ینی سەردانیانەکەن کاتێک ناونیشانیان لێ وەردەگرن ئێمە کاربندی تایبەتی ستافی خۆمان هەیە تایبەت بەوە
ئەشنە شوێنەکان ڕقم تەلەفۆن و عینوان و ناونیشانەکان لێوەرگن و یەکسەر لە دقەیە بۆیان تۆمارەکەن. ئێوە بێ بەرامبەر ئەم کارەکە بەڵێ بێگومان ناونیشان تۆمارکردن هەم شوێنە حکومیەکان هەم شوێنە ئەهلیەکانش بێ بەرامبەر تۆمارەکەین. بەدەمەوە هاتنی بۆ نمونە ئۆفیسەکان ئەو مەکتەبەکان پزیشکەکان پارێزەرەکان چۆنە لەگەڵتان هەبووە نەیەوێت معلوماتان باتێ زۆر زەحمەتە لەبەرەوەی بۆ خۆی باشە و زۆر ئاسانکاریە هیچ کەس ڕێگری لەوە نەکردو کە ناوی تۆمارکەین لەبەرەوەی نە هەم کولفەیەکی تێناچێ و هەم ئاسانکاریە ینی سێتۆ نزیکی 20,000 کەس ئەپلیکیشنی ڕێنیشان بەکارهێنێ ینی ئەم پزیشکە ڕقم تەلەفۆن و عینوانەکەی لە گیرفانی 20,000 کەسایە بێ پارە سرفکا بێەوەی ڕکلام بگات لەگەری گۆڕانکاری لە شوێنیەکی بۆ نمونە مارکێتێکە یاخود شوێنێکی فرۆشتنی کاڵای جلوبەرگە شوێنێکە گۆڕانکاری بەسەرادی ناو نیشانەکەی ئەوە دوو شێوازە شێوازێکیانەوەی ئەمە لە ڕێ ئەپلیکیشنەکەەوە خاوەنی کۆمپانیاکە یا کارگەکە یا ڕێستۆرانتەکە بزیشکەکە خۆی توانێ بیگۆڕێ ئەگەر هاتوو شوێنە ئۆفیسەکەی گۆڕیەوە و دووەمیان ئەوەیە کە شوێنەکە داخرێ ئێمە خۆمان بەردەوام ستافەکانمان سەردانیانەکان ئەو شوێنە ئەسڕەوانێ ئەگەر خۆی پەیوەندی بکات بڵێت بۆ نمونە شوێنێک پەیوەندی بکات هەر بە هەمان شێوە ئەو خزمە گوزاری پێشکەشەکەین هەرچی بێ ئێمە بۆ یەکەم شتێکی باشە ئێوە لەگەڵەوەی کە بێ بەرامبەرم میشاکەن هەڵبەتە پلانشە پێویستی بە کۆمەڵێک بابەتی مادی هەبێت چۆن دەتوان لەم ئەپلیکیشنەدایە ڕیکلامەکەن یاخود چۆن چۆنیە ئێمە سیستەمێکی جیهانی هەیە هەموو ئەو پرۆژە ئۆنلاین لە جیهانە کارەکەن سیستەمێکی ئادیان هەیە ئەمە لە ڕێ و ئادە و سپۆنسەرانەوە داهاتی خۆمان و ستافەکانمان بەدەستیانین شتێکی باشە شارەکانمان تۆزێک گەورە بوون یانێ توانین بڵێن خەڵکانێکی زۆر ئۆفیسی زۆر کراوەتەوە ئەگەر ئامارێک ناتوانین ڕەنگە دەقیق بین بەڵام توانین بڵێن ڕێژەیەکی زۆرتان لە ڕێنیشان شوێن کردووە بێگومان بەگشتی تەواوی بوارەکانی تیا یاخود لیان لە قۆناغێک سەرەتایان پلانی ترتانەیە بوو تقریبا لە سەرەتایانین بەڵام لە کۆتاییشانین ئێمە زۆر ناونیشانمان تۆمار کردووە بەڵام ئەم پرۆژانە دایم پێویستکە ئۆنلاین و پێویستم ئینتەرنێتە پێویستە هەم خودی ئەپلیکیشنەکە هەم ناونیشانەکانیش بەردەوام ئەپدەیت کرێ ئەمە تۆزێک هەم کولفە لە سەرمێن هەم کاتمان توامانەخە ئێمە بەرنامەمان وایە لە ساڵی 2023 ئینشەڵا هەم لە شارەکان و هەم لە قەزاونەحەکان ئینشەڵا بەگەڕێخین و هەنگاوێکی گەورەترمان ناوە ئینشەڵا شێوازی تۆمارکردنەکە ئاماژت پێکرد بەڵام ئێوە خۆتان سەردانیەکە ڕۆژانە چەند کۆمپانیا چەند شوێن تۆمارەکەن یان چەند کەسی کە پەیوەندیدا پێوە دەکات کە تۆماری بۆی تۆمار ئەوان پەیوەندی بە توانای ئێمەوەی هەتا بتوانین سافەکانمان گەورەترکەین ژمارەی زیاتر تۆمارەکەین کاکتوانە یانێ لە جیهانە مادام لەگەڵ هەر فکرەکەشت لە ئەنجامی با بڵێن فکری دەرەوە بۆ هاتوکاتە بڵام لینکێکی باشتان لەگەڵ ئەم جۆرە لە کارکردن هەیە لە ژیانی دەرەوەش هیچ سیستەمێکی نوێتر نهاتوو بۆ نمونە ئۆپشنێک هەبێ بۆ کەسانی بیانێ خۆیان تۆمارکەن بۆی ئێوە ماندوونە بن شار و کۆڵان بگەڕێن لە کۆتەیە کابراش خۆی پێی خۆشە ناونیشانێکی هەبێ بەڵام لای خۆتان فلتەر بکرێت دابنرێتەوە خۆی هەموو پرۆژەیەکە دەست پێەکە کۆمەڵێک ئامانجی هەیە بیپێکی ئەمە جاری نەگەیشتوونەتەوە لەبەری زۆر سەردانی شوێنەکانەکەین یەکەم ئینتەرنێتی نییە دووەم نازانێت سێ مۆبایلەکەی لاچێ زۆر پێشکەوتو نەبێت ئەم کێشانە هاتۆتە بەردەمان ناچاری ئێمە بۆ نمونە ئەچینە شوێنی فیتەرەکان لاچی زۆری ئینتەرنێتیان نەمێ بەڵام ئێمە چوین چەند هەزار شوێنی پێداویستی ئۆتۆمبیلەمان لەوێ تۆمار کردووە ئەمە هۆکارەکەیەتی بۆ جاری دواشەیە خاوەنی ئیشەکەی گۆڕێ بەڵام هەژمارەکەی بۆ خۆی ئەمێنێتەوانێ ئەمە شتێکی ناخۆشە بۆ ئێمە بۆ نمونە ئەگەر سێری گوگڵکین بە مەلاین GPS تەیە بەڵام ێستا هەمی گۆڕاوە گومانەکەم ڕۆژانە بە ملیۆن GPS بگۆڕێ هەم گوگڵش خۆی زاڵ نابێ بەسەریا من توێژنەوەیم کرد لەسەرەوە ینی یەکێک GPS یەکێک لە هۆتێلە گەورەکانی شاری سلێمانی لە بەردەمی کێ لە مزگەوتەکان دانراوە ئەم هەڵانە چا ناکرێت لەبەرەوەی عەدەتی GPS-ەکانی گوگڵ بە مەلاینە ئێمە هاتوین بۆی ئەم شتە دووبارە نەبێتەوە ئەم هەڵێ ئێمە هاتوین خۆمان کولفێکی زۆر ماخسۆرە سەرشانی خۆمان تۆماریەکەین بۆ ئەوەی نزیک بین لە ڕاستترین داتا ئەو خۆشمان سەردانیانەکەینەوە ئێمە چەند پلان و نقطە و بازنێکوان دانابوون لە شاری سلێمانی ساڵاناچینەوە ئەو نقطاناچینەوە ئەو بازنانە ئەوەی کە گۆڕاوە سڕێتەوەی کە تازێ دروستەکرێ ئەوەش کە هەیە سەردانیەکەین و بۆی ئەبدەیتەکەینەوە ئەمە هەتاوەکو هەنگایەک دابزانین تەکنەلۆژیا چۆن لە کوردستان زیاتر پێشەکەی بتوانین پلانەکانمان بگۆڕێن شتێکی جوانتری تێدایماوەسا پێم وابێ کتێبخانەی تایە ئەمە چۆن چۆنی ئەگەر ئاماژەیەکیش بۆ بکەین ئەوە دوو پلانە یەکەمیان سەرەتا
تۆمارکردنی کتێبخانەکان وەکو هەر چۆن ناونیشانێکی تری هەیە لە ساڵی 2023 ئێمە بازارێکی گەورەی ئۆنلاینی تیاکەینەوە کە هەر کەسێک کە ناونیشانێکی هەیە بتوانێت شتێکشی هەیە لێوە بڵاوی کاتەوە بۆ نمونە عنوانی کتێبخانەکەی تایەکەی ئەکرێتەوەکەی داخرێت ڕقمی تەلەفۆنەکەی بەڵام ئێستا بیرمان لەوە کردەوە خاوەن کتێبخانەکە بتوانێت هەموو ئەو کتێبانی لەوێ هەیە بە پۆلێن کراوی بخاتە ناو سیستەمەکەەوە و لەوێ ئۆنلاین ئەرزیکە وڵ خەڵک لەوێ بتوانێت ئەوش دوو هەنگاوەنگاوێکیان جارە بەس بینینە لە هەنگاوی دووهمە تەڵەب و داواکردنی ئەو کتێبەیە کە ئێوێ شتێکی باشە ڕەنگە سێچکردن و دۆزینە کتێبەکەژەوە بەڵێ بێگومان ئێستا لا پێیج یەکەمی ڕێنیشانە تۆ توانی پیتی یەکەم یا دووەمی ئەو دکتۆرەیە خۆ ئەو شوێنەی کە ئەتەوێ بینوس یەکسەر بیزانت بۆ پێشنیارەکە کەمە کامیان یەکسەر ئیدۆزیتەوانێ بە هەمان شێوتۆ نای کتێبەکە بنووسی بەس حرفی یەکەم و دۆم و سێهێمی ئەو 20 کتێبت بۆ عرزەکان لێمە کامیان یەکسەر تۆ ئیدۆزیتەوە لەبەرەوەی کە هەکات ڕێنیشان خۆی لەسەر استراتیجێک دامەزراوە کە کاتێکی زۆرت بۆ گەڕێتەوانێ لاواچێ ئەمە ناوی کتێبەکەشمان لەبەر بێ وڵان ناوی نووسەرەکە یاخود بچیتە کتێبخانەکەەوە لاواچێ چەند دەدەقە چارێکی کە تێ بچێ بەڵام لە کتێبەکانی خۆش تا لاچ تااقەت نێ بگەڕێ لە ڕێنیشان بە سێ چوار چرکەوی دۆزیتەوانی ڕاستە لە بەشێکی دیکە پێم وا بێت پێداویستی ناوماڵتان هەیە بەس لە پێداویستی ناوماڵ چیوانەیە کە ئەی فرۆشن یاخود ناونیشانی شوێنەکانی تێدایە بە هەمان شێ کتێبخانەکە لە پلانی یەکەمین تەنها ناونیشانەوەکو چۆن لێن ئێمە سەرەتا دەستمان پێکردووە بە ناونیشانەکە ئازینە پێشوانێ بەڵام وەکو هەموو چۆن پرۆژێک گەورابێ و گەشاکە پلانمانەوەکە بە هەمان شێوە چۆن کتێبخانەکە کتێبەکانی دانێ خاوەن پێداویستەکانی ترش هەر هەمویان هەر لە تەندروستی و هەتاوەکو کتێب و هەتاوەکو جلوبەرک و جانتاو پێداویستەکانی ناوماڵ و پێداویستەکانی ئافرەتان هەمووی لەوێ عرض دەکرێت و خەڵک بە ئاسانترین شێوە بە پۆلێن کراوی توانێت بیدۆزیتەوە بواری ئافرەتان پۆشاک سەرپۆش جلوبەرێک پێڵاو یەکسەر بە ئاسانترین شێوە دایان هزار پێشنیاری جلوبەرگ و پێڵاو یاخود کتێب پێداویستی تەندروستیت بۆەکە لەزمنی کتێبە بۆچی کتێبی دینیتان بابێکی تردانەوەیان بەجێ ئەوە پەیوەندی بە پلانی پۆلێنکردنەوە هەیە کتێبە دینیەکان پۆلێنی زۆر لێبێتەوە بێجیا بکرێتەوە وەکو چۆن دایم ئەو ڕخنەیەمان لێگیرێڵێ بۆچی بوارێکی گەورەتان دابین کردو بۆ تەندروستی بەڵام پارێزەر بەس پارێزەرە لەبەرەوەی پارێزەر پۆلێنی لێ نابێتەوە بۆ پارێزەری ئەوە 20 تەلاقدانژمانە بڕێن هەر پارێزەر یەک چۆر پارێزەر هەیە بەڵام پزیشک ماشەڵڵا بواری زۆر زۆرەوە هەر یەکشیان 100 و 300 پزیشکی تا تۆمار کراوە ئێمە ناچار بووین پزیشک بەشێکی تایبەتی بۆ جیا بکەینەوانە کتێبەکانش بم شێوەیان کتێبی دینی پۆلێنی خۆی زۆر زۆرە وە کتێبەکانی ترش بە هەمووی جیاکراوەتەوە بۆی کە بە ئاسانترین ڕێگانی ئەم سراتیژەمەکە بە ئاسانترین ڕێگە تۆ بتوانیت ئاماجەکەی خۆت بێکی و کتێبەکە بدۆزیتەوانێ کاکتۆران من نامێ ئیشەکەتان لێ تێک بم بەڵام تپیا عقلێکی جاریە بوو فکری بووە یعنی ڕەنگە ئاسایی بێ نە ئەو نە قورسیش بێ بۆ کەسێک کە بۆ منە من دوکانێکمەیە ئەوە بەڕێستانێ ناونیشانەکە تۆمارەکان 1000 دینار کە ڕەنگە شتێکی ئەو نە زۆر نەبێت بۆ من هەروەکو گنێکی ڕەمزی مثلەن ئەوە وەربگرن ئەوە نییە بڵێن شتەکەتان کردوێ بە پارە و بزنسەوە یانیش ڕەمزیە بەڕاستی بەڵام لە کۆتایە ڕەنگە دەستمایەک بێ بۆ ئوستافە بەڕێزی مانووە بن بەنزین سەرفەکەن سوتەمەنی شارە ناخواردنە گەڕانە ئاسایی نییە ئەمانی بیرتان لەوە نەکردەوە بکەن خۆی یەکێ لە کێشەکان ئەوەیە کاتێک ئەم پرۆژە جوانانە چەندێک سوودی هەبێ و چەندێک پێشکەوتوو بێ کاتێک کە توی بێ پارە خەڵک یەکسەر تۆزێک ئەوەستەیە گومانی بۆ درستوێ بیکانێکە ئەمە واکە کەمترین ناونیشانی تێدا بێ واتە کەشتەکان قۆناغی یەکەم وابووی بەڵام بۆ ئێستا ئاسایی بەیانەیە حتا ئەگەر ساڵانە هەر کەس یەمێکێک لە کێشەکانمان ئەوەیە کاتێک کە چەند هەرزانیش بێ ئەگەر کەسەکە بڕیاریە و کەوتی نەخێر هاوڵاتیە لە بۆ ناونیشانی فلان پزیشکی تێدانە فلان کارگەیتیانە فلان کۆمپانیای کاتە بە بەلاش بۆی پێ قینە هەزارەکەمان ئەو کاتەگەرێمە لەوی شینە سەرین لاوەچێک دراوسەکەی گلەی پێکە بۆچی ئەو پارە سند بەم پاری نەدا بۆ ئەم پلانەکانی خۆمان گۆڕێک و بازارسازی کە هەمووی بە بەلاش بێوەکو خۆی سیستەمێکی لە عالەماڵەیە ئەگەر وەکو ئۆنلاین وەکو گوگل و فەیسبوک ئیشی لەسەرەکەن ئەگەر بیبێ بە پارە کۆمپانیەکە داخرێ ئەگەر بە بەلاش بێت داهاتەکەی گاتە مەلاین دۆلار ئەمە ئەم سیستەمێکە ئیشی لەسەرەکەی ئەگەر ئێمە هەر یەکەمان لە کۆمپانیای گوگڵا سێرچمان کردوێ لاواچێ هەزاران سێرچمان کردبێ بە هەمومان ملیۆنان سێرچمان کردبێ بەڵام تا ئێستا 250مان نایابێ کۆمپانیای داهاتی کۆمپانیەکەش هەر بەرزە بێتەوانێ بەڵام ئەگەر بیکا بە پارە لەوا چه کەسمان تەنان ماستەرکارتشمانە بێکار پارەی تێکەین یا پارەی پێبین یعنی شتەکە بەبێ بەرامبەر بوو داهاتی زیاترە وەک لەوەی بەرامبەر پێ ئەمە پلانێکی بازارسازی گەورەیە لە بازاری ئۆنلاین ناگوزارێ بەڵام گرنگەوەیە خاوەنی پرۆژەکە
ئەم استراتیژە بدۆزێتەوە ئیش پێ بکات. خۆی لە هەموو شی گرنگتر بەبێ بەرامبەر دێتە بەردەستی ئەو کەسانی کە دەیانێت دایبڵزێنە بەرنامە بخۆش شتێکی جوانە شوان بەدەر لەوەی کە باسمان کرد تەندروستی بابەتی دیکەیت لەنەو ئەپلیکیشنەکەم بۆ نمونە گۆڕینەوەی دراو گەشت و گوزار بیناسازی کارگە هەموو ئەمانی تێدایە واری مناڵان کوشت و کاڵ ینی ئێوە هەستەکەم سێکتەرێکتان نەپەڕاندوانی هەر کەسێک کە بێ شتێکی پاسەکانشمان داوا لێکرا بۆ تەربانی لە داخلی داوامەکەن پێویستیان پێبوو داوای لێکرد ئێمە ئەوشمان زیاد کردوانی لە موقفی پاسەوە تایەتی هەتاوەکو بەرزترین هۆتێلەکان کە چەند کەس لەم ستافەیانی بەشدارن تقریبا 11 کارمەندین تایەتی بە خۆبەخشی ئیشەکە تایەتی لە ماڵەوە ئیشەکە تایەتی لەسەر شەقامە تایەتی وەکو بازارسازی هاوکاریمانەکە هەتاوەکو ساڵی 2023 شەڵاکە گەورە بوو ستافەکانمان گەورە بن و ئینشاءالله ئەو پلانت چی ینی کە ئەتانێت گەورەتری بکەن ئێمە ساڵانە چەند ئەپدەیتێکمان بڵاو کردێتەوە لەگەڵ هەموو ئەپدەیتێکە ئێمە پلانەکانی خۆمانە گۆڕین استراتیجیەکانشمانە گۆڕین ئێمەمانەیە لە هەموو شارەکانی تر دەست بەکار بین ئۆفیس خۆمان هەبێ و ئێستا داوامان لێکراوە بە تایبەتی کە هاوڵاتیانی عەرب ڕێژیان زیایی کردووە لە کوردستان بە تایبەتی شاری هەولێری خۆشەویست کە بێت زانیارەکان بە زمانی عەربیش تۆمار کرێت دیارە ئێستا هەرتیایەتی بەڵام داواوەکەن لە شارەکانی جنوبی عێراقش بکرێتەوە ئێمە گەرمانی شارێک زیاکەین پێویستە استراتیژی هەموو ئەپلیکیشنەکە بگۆڕین و تازەیکینەوە کولفێکی زۆری تێچێ شارەکانی ترژە بێت چالاک بکەین ینی بە کوردەکەی هەموو عێراق ئەبێگە بەگەڕ بخەین ئەمەش پلانێکی هەم گەورەی ئەوێ هەموو کوبێشتی بە کولفێکی زیاترە بیرمان لێ کردوەوە ئیشڵا ساڵی 2023 هەم پلانەکانمان گەورە بکەین ئەم کوردی تێکمەندانێکی جیا دروستکەن بۆ ڕێنیشانی دوو چوزانم شتێکی خۆی هە لەناو ڕێنیشانە ئەگەر زمانەکەی بگۆڕی هەمان شتاتێ بە ئینگلیزی هەمان شتاتێ بە ڕێستۆرانتەکانی لێ نیە بێ بەڕستم بڵێ ئەویانم بۆ بێنە هەمویان تێگاوە ناوەکانیشان هین لە ڕێنیشانە گەمین و بگۆڕیت ئەبێ بە ئینگلیزی عەربی ئەبێ بە کوردیانی بەزبەی زمانەکانی خۆتە جایمە لەناو ڕێنیشانە استراتیجیەکمانێکە زۆر کاکی دیەکەینەوە لەسەر ڕێنیست و تەنانەت ناوی کوردی و ڕێنووسەی کوردی یعنی زۆر هەوڵمان داوە تەنانەت پۆلیسخانە ماوشەی پۆلیسخانەمان داناوە چۆن ناناوە خانەمانەیە قەساب خانەمانەیە ینی خۆ پارازۆر لە وشەی ئینگلیزیەکان و لە عەربیەکان چووکە هەر کەسی حەزی لێ بێتوانێت زمانەکە بگۆڕێ هیچ کۆمپانیایەکی تەکنۆلۆژیا کۆمپانیایەکی دیار تا ئێستا داوای لێ نەکردن کە لەگەڵیاندا ئیش بکەن ئەم بابەتە فراوانتر بکەن یاخود بیانێ بە شاز لە شازەکان بیکەن بە پارە توزانم ئێمە لە هەمان پلانی ساڵی داهاتوە پلانێکی گەورەمانەیە شڵا ئەو ئاشکراوێ ئینشاءالله بەسەر ئەوە ئاسانکار بێ بۆ خەڵکە بێ بەرامبەر بێ زۆر شتێکی باشمان من لێرەوە تاکی دیواکەمەوە کە چۆن فەیسبوک و گوگڵ بێ بەرامبەر ئەڕۆ تا ئەم دقەیە ئاپلیکیشنی ڕێنیشان استراتیجیەکەی بەو شێوەیە کە بێ بەرامبەرە وەڵا کاکە توانامێ ئێستا لە وڵاتانی دەرەوە زۆر ژماری کۆدی کۆڵان و ناوەکانیان زۆر دقیقن ئەگەر شتێکت لابێ ڕاستە چی تێرە لە هەرێمی کوردستان و گرفتەمان نیان ئەو گرفتتان بۆ دروستنەوە بۆی ناونیشانی کەسێک بدابنن نانێ نازانی چۆن پێ بڵی بۆوێ زۆر ئەو گرفتانڵێ ماڵی فلانکە زانانی ئەڵێ دێ ئەوێ ناپشتەوە ینی مامالێتە نازانین خۆی شتێکی دیکە هەیە بۆ ئیزافەی هاوکارم کاکشوان ئەگەر ئێستا زیاتر تەکنۆلۆژیا خەڵک لی بزانێت دوور بێتەوە هەرتوانێت ئەپلیکیشنەکەی بۆ بنێرە لۆکیشنەکە دقە نەچێتە ینی ئەو شوێنە بەڵام کەم هەیە ئەوە بزانێت بۆ نووسین ینی زۆر جارەها ژمارە کۆد و شتمان ئەکتیڤ بووە لە کوردستانەوە ڕاستی کۆڵانی ژمارە بۆ هەمانە بەڵام کێشەمان هەیە ئێمە چونکە وڵاتەکە کۆمەڵگەی ئێمە و کۆمەڵگەی بۆ نمونە یابانی نییە بۆ نەمالیزی ئەمریکی نییە ئێمە پلانمان زۆرە دیارە ئێمە باسی ئەپلیکیشنی ڕێنیشانەکەین دەیان پرۆژە هەیە کە تا ئێستا باسمان نەکردوێتیایە لەبەرەوەی زۆر گەورەیە پرۆژەمان تەقدیمی حکوومەت کردو بێ بەرامبەر چەندین پرۆژەمان بۆ حکوومەتی هەرێمەیە هاوڵاتی ئیسفادەی لێەکە یعنی ئەبن بردێکی پەڕینەوە لە بینی حکوومەت و هاوڵاتیە پێشوازیتان لێکراوە وەرگیراوە تا حدێک لە بڕێبراتەکان کە ئیشەکانیان بەدەستە زۆر زیان بەدەڵا لە بەرزانی چکە ئاسانیەک ئەکرێ بەڵام کاتێکە بەرزەبینەوە تۆزێک قورسە موافقە بکرێ پرۆژەکان بینی هاوڵاتی و حکوومەتە ینی جاری بیرمان لەو کردێتەوە خەڵک توانێت ماڵەکەی خۆی تۆمارکە بەڵام کێشەی ئەمنی دروستە بێ لەویە چونکە ئێمە یاسایەکمان نیە دەربارەی وشتان و تۆزی حاڵەت ئێمنی لە کوردستان و لە عێراق زۆر ناخۆشە و زۆر پێش نەکەوتوین ینی وڵاتە بۆ یابان زۆر ئاسان بێ خەڵک پارەش با بۆم شتەیە بەڵام تۆ بێ بەرامبرش بێکی لەواتێ کێشەمان بۆ دروست بکە لێرە بەس بە لە بەرژەوەندی خەڵکا بێ احتیمالەکە ڕێگەتان نەدەن بەداخەوە ینی ئەو گرفتەمان هەیە باسی لەوان کە ژمارەکان زۆر جار بە ژمارە بنووسی بۆ نمونە لە کۆڵانی مەسەن 401 مثلەن خانووی ژمارە
بۆ نمونە 32 شتێکی وا دەرنەچێت ینی ڕقەمەکان دیانی لە کۆڵانەکان نایاندۆزیت یا زۆر بچووکن یان لێکراونەتەوە یان ینی ئەم گرفتە ئەگەر باشتر بواە بۆ ڕێژنیشان چەندێک ئاسان کارە بێگومان بەڵام بۆ کە تۆ توش خانووی ژمارە دە بۆ نمونە ماڵی ئێمەیە بپرسی پێ بکەی ڕازی بۆی ئێمە ژماری تۆ بخێنە بۆ خانوەکانان بەست بەگشتی مورم بۆ کاتێ ناونیشانی شوێنی لە گوگڵا هەیە لە گوگڵا تۆمار کراوە بەڵام من تبینی ئەوم کردووە کە چەند کۆڵانێک هەنگۆڕاون لە سلێمانیا لەبەری پلانی تازی شارەوانی ئەمە کێشە دروستەکەیانی تۆ شتێک سابتەکەی بەبێ ئەگەدار کردی تۆ ئەگۆڕێنی پلانەکانی تۆ هەمووی هەڵە دروست ئەڵابێ پێم وایە ناو شارەکان زیاتر ئەو شتە باشتر بوون ناو سلێمانی بەڵام دوورکەوی تۆ بشتە قەزا و نەحەکان زۆر لاواچە ڕاز نەبێت یاخود زانیارێکی لۆکیشنیش لەگەڵ دانی لەگەڵ بەڵێ بێگومان هەموو شتێک لە ڕێنیشانە کە ناونیشانەی تۆمارەکەین بە GPS جایکی لە شتانی کە باسمانەکە کە تۆ چیتە ناومە ڕێستۆرانتەکان ئەرێ نزیکترین ڕۆستۆرانتم بەرێ وە کراوە یا داخراوەوە چەند دقە و چەند سعات و چەند کیلۆمەتر لە من دوورە یعنی هەر کەسێک لە ماڵی خۆی توانێت بزانێت چەند نانەوەرە دەوری خۆیە چەند خیاتەیە ئێوە چۆن نەزان کراوەی پێشتر زانیاریتان لە ڕێستۆران بەڵێ بێگومان یا خۆی تۆمارەکە یا ئەمە بۆی تۆمارەکەین تەواو تەواو کار ئاسانیە لە بە سێ چرکە تۆ ئۆزانی چی لە چەند قەسابخانە لە چواردەوری تۆ هەیە کامیان کراوەیە یعنی ئەگەر خۆیان چالاک بن ئینتەرنێت یانە بێزانیت بزانین کیلۆی گۆشت لە هەمووی گرنگتر بەڕای من ینی کە پێشتر زۆ گرفت بوو ناونووسینە لە ئایادەکان ینی تۆ پێویست بۆ نییە سیارەی بڕی بۆ ئایادی فلانە کەس نایە بنووسی هەر لە ڕێگەی بۆ ئەپلیکیشنەوە توانی ژمارەی ئەو سکرتێرەکەی وەربگریت و قسەی لەگەڵا بکەی ناوی خۆ بنووسی بۆ لای پزیشکەکە ئینشاڵا کەس پێویست ئیشی بە ئایادەنەکەیان تەنوزباژن کاکتوانە کاتمان نەماوە گەر شتێک ئێمە درێکمان پێ نەکرد بێ و گرنگ بێ شتێک نەما باسیکەین زۆر سپاسی بە ڕێستانەکەم و زۆر سپاس بۆ بەڕێز کاکتوانە ئەحمەد خاوەنی ئەپلیکیشنی ڕێنیشان سپاسکەم دەرفەتن زۆر سپاس. بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان سەرجەم بڕگە و بابەتەکانی بەرنامی پایانی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.